بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتتان کە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سپاس و ستایش بۆ خودای میهرەبان کە جارێکی تر دەرفەتی پێداین بینەوە خزمەتی ئەوەی بینەری عزیزدا. تەوەر و بڕگە و بەرنامەکانی ئەمڕۆمان پێکاتون لە چەند تەوەرێکی سەرەکی کە تەوەری یەکەمیان قسە و باس لەسەر ئەو ڕێنمایە تایبەتانەی کە دەرکراون لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستانەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی دیکە و شۆڕ دەبنەوە بۆ ئەو کەسانی کە ناویان بۆ گەشتی پیرۆزی حەجی ئەم ساڵ دەرچووە پێویستە و ڕێنمایانە بزانن چی و چین لێرە قسە و گفتوگوی زیاترەکەین لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرەکانی حەج و عومرەی هەرێمدا. واروها تەوەری دووەمیان قسە لەسەر کە تەوەرێکی تایبەت بە تەکنۆلۆژیا و زانیاریە قسە لەسەر داهێنانی 5G ئەکەین و لێکەوتەکانی کە دیارە ئێستا ئێمە ئەو ئینتەرنێتی کە لە بەردەستمانەیە بەکاری دێنین ئینتەرنێتی 4Gە و ئێستش داهێنانی 5G کراوە و لێکەوتەکانی داهێنانی 5G چۆنە و چییە. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر کڕینی ئۆتۆمبیل بۆ مامۆستایان کە لە ئێستادا قسە و باسەکانی گەرمە بڕیار وایە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە کە گرێبەستێکی تایبەت کراوە یەکێتی مامۆستایانی کوردستان زیاتر سەرپەرشتی دەکات. ئەو ئۆتۆمبیلانە چین و کێنەوە مامۆستایانی دەتوانن سوودمەند من لە کڕینی ئۆتۆمبیلە لەگەڵ ڕاستەوخۆی پەیامنێران و ڕووماڵی کار و چالاکی لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان و راپۆرتی تایبەت ئەمڕۆ پێشکەشتان دەکەین. سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. خۆشەویست ئێستاش دەچینە لای ئەو مێژ و ڕوودا و گرنگانەی کە لەمڕۆدا ڕوویانداوە. 23/692 کۆچی دوایی سوڵتان سلێمانی دووەمی عوسمانیەکان لە تەمەنی 51 ساڵیدا کە زیاد لە 30 ساڵ سوڵتانی عوسمانیەکان بوو و ڕۆڵی هەبووە لە زیادکردنی قەڵەمڕەوی و سنووری جوگرافی دەوڵەتی عوسمان و چەندان شەڕی دژی خاچپەرستەکان ئەنجام داوە. 23/693 لە سێدارەدانی شاعیر و چیرۆکنووس و ڕەخنەگر و پێشکەوتنخوازی گەورەی کورد شێخ مارف بەرزنجی لە شاری کەرکووک لەلایەن ڕژێمی فاشستی عێراقەوە. 23/691 کۆچی دوایی زانا و شاعیری ناوداری کورد مەلا حەسەنی قازی ناسرا و با شاهۆی شاعیر ماوەیەکی زۆر دەبێتە قازی شاری هەڵەبجەی شەهید بۆیە با مەلا حەسەنی قازی ناوبانگی دەرکردو و شاهۆی شاعیر خەڵکی گوندی بیارەی هەورامان بوو. 23/692 لە دایکبوونی ئەستێرەی تۆپیپەی فەڕەنسی و باڕەگەز جەزایری زەینەدین زەیدان. 23/689 کۆچی دوایی میشەر ئەفلەقی سیاسەتمەداری سووری و دامەزرێنەری هەردوو حیزبی بەعسی عەرەبی ئیشتیراکی سووریا و عێراق ناوبراو
لا دایک و باوکێکی جوولەکە و مەسیحی هاتە دنیا و ڕۆڵێکی خراپی هەبوو لە چەساندنەوەی میلەتەکان و بڵاوکردنەوەی هەستی عەرەبچێتی و دەمارگیری نەتەوەی 23/1990 دوای ماوەیەکی زۆر لا شەهیدکردن و نادیاری گۆڕ و شوێنی ناشنەکەی گۆڕی کاک ناسری سوبحانی زانا و مجتەهیدی گەورەی ئیسلام و کورد لە شاری تارانی پایتەختی ئێران و لەلایەن بنەماڵەکەیەوە هەڵدرایەوە. دڵنیا بوونەوە لەوەی کا گۆڕی کاک ناسری سوبحانیە. کاک ناسری سوبحانی زانا و مجتەهید و شارەزا و مەلەوانی دەریایی قورئانی پیرۆز بووە. دوای دەستگیرکردنی لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانیە و شەهیدکردنی گۆڕەکەشی بانهێنی لایەکێک لە پارک و باخچەکانی شارەوانی تاران شاردرا بوویەوە. بینەرانی عزیز ئەو بەشی مێژوو ڕووداوە گرنگەکان بوون کە لەمڕۆدا ڕوویان داوە. دەچینە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان و کاماژەمان پێکرد قسە و گفتوگۆکردنە لەسەر ئەو ڕێنمایانی کە دەبێت بەڕێوەبەرایەتی حەج و عومرە بیداتەوە و کەسانی کە ناویان دەرچووە بۆ گەشتی پیرۆزی حەجی ئەمساڵ. بۆ گفتوگۆی زیاتر لەم سەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامران عەلیمان کردووە بەڕێوەبەری حەج و عومرەی سلێمانی. بەخێرەوە مامۆستایان. ئەگەر لێوە دەست پێ بکەین مامۆستا ئەمساڵ چەند کەسمان لە پارێزگای سلێمانی یاخود گەرامارێکی گشتی هەرێم هەبێ بەشدارن لە سەفەری حەجی پیرۆزدا. بلى. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. زور سپاسان نەکەین بەتایبەتی کەناڵی پەیام کە لەمەڕ ئەم بابەت و ئەم پرسە گرنگی و ئێتیمامی زۆر باشی هەیە لە کاتی ڕووداوەکان و لە کاتی بۆنەکەدا الحەمدوللا ئامادەی باشیان هەیە. سپاسان نەکەین زۆر. بەنیسبەتی حاجیان یاریێمی کوردستانەوە دیارە حاجیان بەو پێوەرەی کە دانراوە هەموو ملیۆنێک ئەنی هەر بۆ ئێمە نیە بۆ هەموو وڵاتانی دنیا وایە بۆ وڵاتە ئیسلامیەکان بە تایبەتی لە هەموو ملیۆنێک 1000 نەفەر دائانێن وتە لە هەموو 1000 نەفەرێ نەفەرێک. ئێمە هەرێمی کوردستان تقریباً بە نزیکەی 5 ملیۆنێک خەمڵێنراوین شتێک کەمتر ئادەم 11 عەدەد کەمترە شتێکی وایە. بۆ حسابە نزیکەی 5000 کەسمان ساڵانە سەفەری حەج ئەکا بە سەفەری حەج ئامادە ئەکرێ بۆ ئەو سەفەرە. ئەوە لە کۆی گشتیدا. پارێزگای سلێمانیش بە هەمان بەڵێن ئامار ساڵانە ئێمە پشت ئەبەسیم بۆ ئامارێکەوە لە بەشی ئامار لە سلێمانی وەری ئەگرین. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وەری ئەگرێ و ئەزانێکە ڕێژەی دانیشتوانی هەولێر سلێمانی چەندێک تۆمارکراوە زیاد بوون چەندێکە ئەوانە بەو پێیە ئێمە ڕێژەکەمان دیارەکرێ بە نزیکەی 2000 کەسێک بەڵام بە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیانیشەوە. ئەگەر ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجەی لێ دەبکەین چکە ئیداری گەرمیان ئیدارێکی سەربەخۆی و هەڵەبجەیش ئێستا پارێزگایە ڕاپەڕین لەگەڵ ئەوەی ئیدارێکی سەربەخۆی بەڵام بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی نییە هەر تابع بە سلێمانین وەکو بڵین وەکو ئیدارەی گەرمیان نییە. زۆر باش. جا ئەگەر ئێمە تقریباً چینە دەوری نزیکەی 1450 و شتێت یان تا 80 تقریباً نزیکە بینەوە. ئەوە ڕێژەی ئێمەی وەکو ناو با بڵین ئیدارەی گەرمیان ناو دیوای سلێمانی و بەدەر لە ئیداری گەرمیان و هەڵام بەدەر لە ئیداری گەرمیان و ئەوانە گرنگترین ڕێنمایەکان کە دیارە ئەو کەسانی کە ناویان دەرچووە بۆ گەشتی هەم حەج دوێنێ کۆتان کردبوونەوە گرنگترین ڕێنمایەکان چین کە لە ئێستەوە پێیان دەدەن. ئێمە ساڵانە هەندێک ڕێنماییمان هەیە و کۆڵەی تر یعنی بووە بە بەشێک لە ئیشەکەمان یعنی کە باسی حەج دەکەی باسی سەفەر دەکەی ئەمانە هەمووی با بڵێن ئەم ڕێنماییانە هەمویان هەموو ساڵێک دووبارە بنەوە چونکە هەمان شت دێتەوە بەردەمت یعنی هەمان قەزیە یەخێ هەموو تاکێکی حاجەکان ئەگرێ بە کۆمەڵیش یەخەمانەگرێ. ئێمە هەر لە بیدایەتەوە پەیوەندی نێوان متعاهیدەکە لەگەڵ حاجەکەیدا ئێمە هەموو متعاهیدێک 47 حاجیمان بۆ داناوە لەوە زیاتر ناتوانین زیاتی بکەین ناتوانین کەمتری بکەین مەگەر ئیتر کەسرمان هەبێت لە کۆتاییدا کەمتر بێ. ئەمە ئەوە پاشان مەوعید و بەرواری ڕۆشتنەکەمان سەفەرەکەمان لە فڕۆکەخانەی سلێمانیەوە سەفەرەکەین یەکسەر ڕاستەوخۆ ئەچینە مەدینە
ئامادەکاریەکان لە ناو فڕۆکەخانەدا چین ئامادەکاریەکان لە ناو مەدینەکە دابەزین لە مەتاڕ لە فڕۆکەخانە چییە پاس چۆنتی ئامادەکردنی پاسەکان لیژنەی با بڵین لیژنەی تایبەتمانەیە لە فڕۆکەخانە کە پاسەکان دائنێن حازرێکن کە حاجەکان دێن یەکسە ئوتێلەکە ئامادەیان بنە ناو ئوتێلەکە ئێمە ڕێنمایی ئەم حاجیانەکەین ئەڵێن یعنی جەوهری ڕێنمایەکانی ئێمە پابەتبوون و گوێڕایەڵیە بەو مرشیدە با بڵێن بەو متعاهیدە کە وەکوڵی سەرپەرشتی ئیشەکات لەبەر متعاهیدەکە حەجی یەکەم جاری نییە چەندین جاری تر حەجی کردووە ئەزمونێکی باشی هەیە شوێنەکان زۆر شارەزایە هەموو پاسێکی 47 نەفرەگرێ یەک 47 نەفرەکان داوە بە متعاهیدەکە ئاڵای خۆی جیاوازە ئاڵایەکی جیاوازی خۆی هەیە مەسەلەن جان ڕەنگی جانتاکانی خۆی جیاوازە باشە ینی لە هەر لە ڕێگەی پەیوەندەکانی بۆ ڕێکەخا لە سیم کارت و لە شتانەکە دابەزین ینی بە ئەندازەی گوێڕایەڵی حاجەکە بۆ متعاهیدەکە چکە ئێمە ئەوەنەمان تەکی لەسەر متعاهیدەکە کردوت و کە ئەمانە ئیشی تۆن ئەمانە ئەگەر نەبن خەلەلن ئەمانە ئەگەر نەبن عقوبە ئەدرێ سزا ئەدرێ ڕائەگیرەی زۆر جدی بۆتەوە لەو شتانەدا ئەو حاجیانی کە لە تیرروشەکە ناویان دەرچووە کەی ئەتوان دەست بە مامەڵەکانیان بکەن و سەفەری حەجەکەشیان کەی دەبێت بەڵێ ئێمە مامەڵەمان تاو بووە لێکی چوارەوە معلومی جەنابتانە ڕامانگەیان کە ئەوانەی کەوا بۆ 2019 ناویان دەرچووە بابێن مامەڵەکانیان بکەن دە ڕۆژمان پێدان دوای بۆمانکردن بە 15 ڕۆژ دوای بۆمانکردن بە 20 ڕۆژ ئەوەی کە تا ئەو کاتە هات ئەوەی نەهات یەدەکمان هەبوو لێ یەدەکەکان شوێنی ئەوانمان پڕ کردەوە ئەوانەی کە نەهاتبوون لە 2019 نهاتبوون بەدەم مامەڵەکانەوە بەڵام ئێمە ئەو گرفتەمانەیە هەندێک لەوانەڵێن تا ئێستاش ئەڵێن نەمازانیوە تا ئێستاش خەڵک دیڵێ من لە 2019 ناوم دەچوو نەمزانیوە بەڕاستی تر ئەمە کەم تەرخەمی خۆشیانی تێدایە هیچ کەم تەرخەمێکی ئێمەی تێدا نییە ئەمێ تۆ سەر ئەوەی کە ئەو مامەڵە ئێستاکە تەواو بوو مامەڵەکە تەواو بووە ئیتر ئامادەکاری ئەەکەین بۆ گەشتەکان چۆن دەست پێ بکەین لەکەیە دەست پێەکە ئێمە بە تەماهین ئینشاءالله بەپێ ئەو جەدوەلە و خشتەی فڕۆکەیە کە ئەمان دەنێ جەدۆلی تەیاران کە ئەمان دەنێ ئیتر ڕەنگە لە پێشبینیەکەین لە 10 بۆ 15 مانگ ماوەتە مانگی ئایندە ناوەڕاستی مانگی ئایندە سەفەرەکانمان دەست پێ بکە سەفەری یەکەم و دووەم و سێم و چوارەم بە دوایەکە هەتا لە ماوەی 10 ڕۆژ یەکدا پێشبینیەکەین ئینشاءالله هەموو حاجەکانمان بچنە عەرەبستانی سعودی حەجی بازرگانیتان ڕاگەیاندووە ئەوەی سەفەری بازرگانی کە لە ڕێی بازرگانیەوە ئەتوان حاجیان سەفەر بکەن بەڵێ ئێمە ساڵانە ڕێژەیەکمانە بۆ حکوومەتی عێراق 5,000 کەسی ئەدا بە عێراق حکوومەتی سعودیە لەم 5,000 کەسە 600 و ئەوەندەی بەر ئێمە ئەکەو بە پاساوی با بڵێن ئەو قەیرانە ئابووریە و بۆ شایە خەرجیەکان بۆ پڕکردنەوەی بۆ شایە خەرجیەکان بۆ ئەو لیژانانەی کەەوە لەگەڵ یاوەری حاجیان ئیتر لە ستافە ئیداریەکان بێ لە ستافەکانی بەڕێبەراتی حەج و عومرە بێ پزیشکەکان بێ مرشیدینی ئاینی بێ موفتیەکان بێ ئیتر هەموو ئەو پێداویستانێک ئەوانە هەیانەوە تێچووی حەج و مەسروفات ینی ئەو بڕێکیان دانا بۆ حەجی توجاری ئەمساڵ تا ئێستاکە وا قرارە ببێت بەڵام هەتا ئەم لەحزەیە هەر نەبووە بەڵام پێم وا بێ لە لای سعودیەوە تەواو بووە کەوتۆتە لای عێراقەوە جاران عێراقی و کێشەکەمانوێت سعودیە موافقەتی نەکردو هەر جارێک قسە بووە ئەمجا ئەمساڵ ڕەنگە ئەو ڕێژەی کە بە ئێمە ئەدرا لەو 5,000 ڕێژەکە خۆی بۆ عێراق بەرز بێتەوە بۆ سەر و 15,000 کەسەوە و بۆ ئێمەش بچێتە سەر و 2,000 شتێکەوە جا ئەم 2,000 شتش ئەوە چۆن دەڵێ بڵێ تقریبا چەندی تێچێ مامۆستا ببوورە ئەو گەشتە توجاریەکە بۆ منە ساڵی ڕابردوو پێم وایە 8 وەرەقەیەک بوو شتێکی وا بوو ئێمە 3 ساڵ بوومانە 2016 بە 8 وەرەقە بوو حەڤە کرا بە 6 وەرەقە 18 کرایەوە بە 8 وەرەقە ئێستا ئێمە مناقەشێکی زۆر با بڵێن جددی و چڕوپڕمان کردووە تاکیدمان لێ کردوتەوە لەوەی کەوا تەوجیهی خۆمانداوە بە بەڕێوەبەری گشتی جەنابیشیان بەرزیان کردوتەوە بۆ لای جەنابی وەزیر تقریبا و ئەزانم موافقەت کرا بێ لەسەر 60ەکە ینی ئۆکەیەک کراوە بەڵام نازانم نەتیجەی نیهایەتێکی هەروە دەرەچێ یان گۆڕانکاری بەسەر نرخی سەفەری حاجیان کە لە ڕێی تیر و پشکەوە ئەوان چەندە بەراورد بە ئەوان 42 گەڵایە ئەوان تقریبا لە 36 گەڵاوە دەستی پێ کرد هەتا وەکو گەیشتە 42
ینی من لەوەتەی کە با بڵێن لە 2015 ئەم ڕێژ ئەم نرخەکەم بکرێتەوە بۆی حاجێکی زۆر بتوان بەشداری لە سەفەری حەج بکەن لەوانەیە هەندێک کەس کە ئەوە خولیای زۆربەی مسلمانانە بەڵام لەبەر نرخەکەی نەتوانێت بەشدار ئەزانین چی دادە شەیدا خۆی بەڕاستی ئێمە خەڵک سواز بۆ خوا یعنی کە دێتە سەر حەجیت لەبەر سەخاوەتی ئینسانی مسلمانە لەبەر ئەوە حەز و شەوقەیە شتی بۆ فرۆشی و خۆی پێ فەقیر نییە بۆ ئەو شتە بۆ نمونە ئێمە 15,000 کەسمان پێ ڕاکێشاوە لە 2016دا لە 2017 15,000 کەسمان ڕاکێشاوە 6,000 کەس فۆرمیان پڕۆ کردووە ئێمە فۆرمە چی لێت پارێ و فۆرمە ئێمە تقریبان وڵا ئەوەی کە ناوی دەرنەچێ هیچێکی نێکی نییە بەڵام ئێمە 3 ساڵ قورعەمان کردووە لەو فۆرمانە ئەوە 3 ساڵەکە تەواو بوو 19 کە گەڕاینەوە لە حەجی ئەم ساڵی شەڵا بۆ 3 ساڵی تر قەرارە بۆ 21-22 هەر لە هەمان فۆرم لەو فۆرم 50,000ەکان 3 ساڵی تش قورعە بکرێت فۆرمی تازدڕان ناکێشن؟ نه تا ئێستا ئەوە نییە کە هەموو مەبدەئیەن موافقن لەسەر ئەوەی هزار کەس ماوە بۆی قورعی بۆ بکەن دوای ئەوە دوای ئەم ڕێژەیە بتوانن وەڵی ئێمە ئەگەر ئێستا ئەگەر بەو پێ بێ ئێمە 15,000 کەسمان ڕاکێشاوە لە نزیکەی 80,000 مەبەستمەیە کۆتایی بێدە و فۆرمانی کە پڕکراونەتەوە پێشتر کە بڕیارتاناوە بە پێی قورعە بەڕێز داماژەت بەو کرد کە ئەم ساڵ کۆتا قۆناغی ئەو فۆرمانەیە کە تیر و پشکیان نه هێشتر قۆناغێکی 3 ساڵی تریشیانە دەینی 3 ساڵی وتب ئارزمکردن 20 و 21 و 22 لە هەمان فۆرمی 50,000ەکە ئەوانەی کە 50,000ەکەیان داوە لە هەمان فۆرم قورعاکەینەوە بەڵام ڕێژەکەمان لەوە چێ ببێ بە 7,000 ئەمجارە بۆ ساڵانم واتە 21,000 کەسێک کەواتە تا 3 ساڵەکەی و فۆرمی تازە وەرناگرن ئێمە تا 3 ساڵی فۆرمی تازە وەرناگرین چی بۆ حاجیانە دابین دەکەن وەکو پێداویستی سەرەکی لێرەوە کە لەسەر ئەستۆی ئێوە بێت تەسەوڕکە کاک جەلال یعنی کابرایەک حاجیەک ئەگەر تەنها یەک دەجلی خۆی بێنێ لە جگە لەو جلانەی لە بەریاتی لەو پۆشاکانی لە بەریاتی یەک دەجل بێنێتی تاوە هیچی ناوێ هیچی ناوێ یعنی ئەمە سیارێ ئەمە فڕۆکەیە ئەم ئوتێلە ئەمە خواردنە ئەمە هاتو چۆی حرەم کە ئەڕات و دێتەوە ئەمە بۆ ڕۆژی عەرەفە پاسی بۆ دابینەکرێت لەوێ بۆ ناو عەرەفە لە عەرەفەوە کە ڕۆژی عەرەفە تەواوەکەین پاسی بۆ دابینەکرێت بۆ مزدەلیفە و بۆ مینا پاشان ساڵانی ڕابردوو تەنانەت ڕەمەزانش کە بینیمان ینی گرفتی سەرەکی حاجیان و عەمرەکاران یاریمی کوردستان خطوتی جەوی عراقیە کە گەورەترین گرفتیان بۆ دروستەکەەوە بینیمان لە ڕەمەزان وەختە بکە یەکێک لە فڕۆکەکان لە کاتی دەویست کە بفڕێت یەکێ باڵەکانی سوتاواتە خطوتی جەوی عراقی میشە تەخیر دەبێت یاخود کەمە ئەمە گرفتی گەڕانەوەی حاجیان دروست دەکە ئەم ساڵ چیتان کردو بۆی کە هیچ نەبێت کەمترین گرفتانە بێت ئەزانی ئێمە بۆ حەج ئەو کێشەمان نییە بۆ حاج لەبەرەوەی کە مەسەلەن ئیهتیمامێکی زۆر گرنگ بەتوانین بڵێ عێراق بە هەموو قووەتیەوە دائەبەزێ بە هەموو قووەتیەوە دائەبەزێ تەرکیز دەکاتە سەر با بڵێن هەیئەی حەجی عێراقی بڵێن وەقفی سونی وەقفی شیعی با بڵێن حکوومەتی عێراقی خۆی ئەو جیهەتانەی کەوا پەیوەندیدارن بەم قەزێەوە هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف حکوومەت یعنی بە هەموو قورسایی خۆیانەوە فۆکسیانەخەنە سەر حەج تیارەکان لەکەیە دێن لەکەیە ئەڕۆنەوە ئێمە لە حەجا ئەو گرفتانەمان نییە هەندێک جار لە عەمرەدا ئەو گرفتانەمان بۆ دروست دەبێت بەڵام ئەوانیش ئەوەی عومرەکەی ئەم ساڵیش ینی پاساوی خۆی هەبوو بەڕاستی بەو شێوازەش نەبوو هەڵەکە هەرەوە نەبوو بڵێ ئەرە ئەو تیارە دروستی کرد ئەوە هەر ڕۆژێک ڕێحلەکە دواخا هەڵەکە بەشێکی ئەوانەی کەەوە هەڵاکەیان دروست ئەکرد احترامەن بۆیان زیارەتکاری ماڵی خۆی پەروەردگارم تاعاتی ئەوان هەموو لایەکیش قبوڵ بێ ئینشاءڵڵا بەشێکیان مۆزەف و کارمەند بوون کە مۆزەف و کارمەند بوون ئیجازەی بۆ دەرەوەی وڵات نەکردو ئیجازەی 15 ڕۆژی کردو بۆ ناو وڵات کردوێتی خەلەلەکە ئەوەیە کە کاتێک مەسەلەن ڕێحلەکەی دەستی پێ کردووە ئەمە جارێ من تا 4 ڕەمەزان تا 4 و 5 ڕەمەزان 4 ڕۆژ دوای جەژن 4م ڕۆژی جەژنوانە هەر هیچ ڕێحلەیەک نییە ئەگەر کەسێ بێ بە ترانزیت ئەگەڕێتەوە دوای ئەوە کە ڕێحلەکان دەست پێەکە دەوامەکە دەست پێکە کابرا بە چەند تیارەیەک دێت و ئەڕاتەوە بۆیە کە دواکەوێ ئیتر ئەو زەجەیە دروستە بێ هەموو جارێ زۆر باشە ئەی وەکەوەی کە باست کرد کە مامەڵەیان تاوا بۆ ئایا هیچ هاوڵاتیەکە بۆ کە کێشەی پاسپۆرتی هەبوو بێت یان کێشەیەکی هەبوو بێ پاشگەز بوو بێتەوە یان لەبری ئەو کەسانی کە پەشیمان بوونەتەوە نەیانتوانیوە سەفەری ئەم ساڵ بکەن ئێوە چیتان کردو چۆن جێگۆڕکێتان بەم ناوانە کردووە بەڵێ بە نیسبەتی پاساپۆرت ئێمە ئەو ماوەیە کە ڕامانگەیان
خۆشببختانە جێگەی خۆیەتی ئەمە زۆ سواسی بەڕێبەرایەتی پاساپۆرتی سلێمانی بکەین کاک عامیر سالار و ئەو برا بەڕێزانی کە لە جەوازاتن کە خصوصێتێک و تایبەتمەندێکی یاندا بە حەج و بە حاجیان لە لەگەڵ نەبوونی دەفتەرا کەمبوونەوەی دەفتەر کە هاوڵاتی یاسایی گەر بچێ ئێستاکەم مامەڵە بکە جواز دەربێنیان تازای بکاتەوە بەلای کەمەوە 3 مانگ 6 مانگی پێچێ بەڵام ئێمە کە تەئیدێکمان ئەدا بەو حاجەکە ناوی دەرچووە یەکسەر لە ماوەیەکی زۆر کەمە حاجەکە و چۆنەڵێ جوازەکەی حازرە کرد لە ماوەی بەڕێکردنی مامەڵەکەدا لە ڕووی ماوە یاساییەکەی خۆیان فریا ئەکەوت و ئەهات کێشەکە ئێمە ئەو حاجیانە بوون کەوا درەنگ ئەهاتن لە کۆتایەکانی مامەڵەدا ئەهاتن و کاتێکیش کە ئەهات جواز و پاساپۆرتەکە یان تەواو بوو یا ئەو مدەی کە پێویستە بیبێ ئەو مدەیەکی 2020 هەر حاجیەک لە 1/2/2020 کەمتر بێ ماوەکە ئەبێ بچێت جوازەکەی تازە زۆر باشە مامۆستایی بۆ حاجیانی هەڵەبجەتیتان کردووە وەک دەزانین کە پاسپۆرتی هەڵەبجە پێم وا بێت لە سلێمە ئەوەی خەڵکی هەڵەبجە بێت دەبێت لە هەڵەبجە دەریکات ناتوانێت لێرە بەڵێ ئێمە داوام بەڕێوەبەرایەتی حەج و عەمرەمانەیە لە هەڵەبجە ئەوە معنیە بەوان مثلەن هەم پاساپۆرتی شانەیە بەڕێوەبەرایەتی پاساپۆرتیان بۆ کراوەتەوە بەڵام ئەلحەمدە هیچ گرفتێکیان نەبوو چکە دوجار ئیشەکانمان تێکەڵ بەیەکە بێتەوە هاوکاری و تەبایش کە خۆشەیە لە بینماندا ئەوەیە بەس با من پڕکردنەوەی شوێنەکان یعنی وەڵامێکیەوە بدەم ئەو حاجیانێکەوە نەهاتوون بۆ مامەڵەکانیان یان دوایی سەحبەکە بە پاساوی هەر شتێک بێ سەحبەکانمانە ئێمە دوو ڕێگەمان هەبوو بۆ پڕکردنەوەی ئەو شوێنانە 3 ڕێگەمان هەبوو ببوورێ یەکیان لە نزیکەکانی خۆی تەنەزولی بۆ بکە ئەم تەنەزولە بابی تەنەزولە زۆر فراوان بووە کابرا توانوێتی بۆ خێزانی بۆ منداڵەکانی بۆ دەرەجەیەک و دەرەجە دووشی گرتوێتەوە تەسەڵکە بۆ ئامۆزا پورزا خاڵۆزا ئەمانە هەمووی گرتوێتەوە ئەمە دیەک دوو توانی احتیاطمان خستۆتە شوێنەکە بە پێشی احتیاط باڵین چانسێکمانداوە بە خانەوادەی شەهیدان جگە لەوەی خۆیان 100 کەسێکیان هەیە وەزارەتی شەهیدان ئەموو ساڵێک وەرێگرن و بە قورعە و بە تیر و پشک خۆیان ناو بەڕێوەبەرایەتەکانە تەوزیعەکەن بەسەر خانەوادەی شەهیدانە بە لیست بۆمانە نێر مامەڵەکانیان بۆکەین خصوصیتێکی تریشماندا بوو بە شەهیدان ئەویش ئەوەی کەوە هەر کەسێک کتابی شەهیدان بێنێت هەر کەسێک تەنەزولی بۆ بکە با خزمیشی نەبێ هەر شمولی ئەکات باشە ئێمە لەم ڕێگەیە تاتوانین بڵێن یعنی خزمەتێکی باشی خانەوادەی شەهیدانمان کرد بە بێ جیاوازی بۆ هەموو باڵێنینەکان بۆ هەموو ئەو خەڵکێکەوە خاوەنی شەهید بوون بەڵام ئەبێ شەهیدەکە شەهیدی سەنگەر بێ کەسەکەش کەسی پلەیەکی شەهیدەکە بێ باشە ئەمە توانین بڵێن لەوە چێ بڵێن نزیکەی 300 بۆ 400 کەسمان بەم شێوازە هەدیە کردووە بە خانەوادەی شەهیدان و خۆمان یارمەتیمان داون بەڵام بەڕاستیش یعنی ئێمە نەیشارینەوە ئەو بەڕێزانش ئەبێ ئەو ڕاستیە بزانن ئەمە تقریبا زەڕبەیەکی قورسیدا لە یەدەکەکان یعنی ئەگەر ئەوانە نەبوونایە ئێمە یەدەکەکان ڕەنگە ئێستا ئەو یەدەکانەمان نەمایە ئێستا یەدەکان زۆر خۆیان بە مەغدوورەزانن ئەوش حەقیقەتێکە بەڵام ئێمە ئیتر کە هەسمانەکەمانە منکوبن و ئەمانە تووشی ئەوەندە زۆڵ مستەم و ناڕەحەتی و میحنەت بوون بەرحاڵ خصوصیتێکمان پێدان ئەوە بە نیسبەتی ئەوە زۆر باش ئەو حاجیانی کە ئەیانەوێت لە ڕێگەی بڵین بازرگانی و خۆیان پارە بن و بڕۆن ئەوان ڕێژەیان بۆ دیاری کردوون کە چەند حاجی ئەتوان بەم شێوەیە سەفەر بکەن بەڵێ ئێمە ئەگەر ئەو 2000 قرار بێ 2000کە بێت تا ئێستا بڕیارە نەدراوە 2000کە ئەگات ئەگاتارێمی کوردستان خۆشببختانە ئینشاڵڵا لەم بەم نزیکانە ئەوە بێ ئەو 2000 تقریبا وەکو بڵێ ئاوا دابەشکاریەکیان بۆ کردووە چەندێکی بۆ حەجی توجاری مەبلەغێکی بۆ بەڵێن بۆ نمونە هەر خانەوادەی شەهیدان وەڵام حیسەیەکی تریان بۆ داناونەتەوە مەبلەغێکیشی بۆ ئەو 2019 و حەڤە و هەژدانەی کەوا پێشووتر و توانە ناچین و دوایی ئێستا پەشیمانن هاتوونەتەوە داوایان کردو بچن ئەوانە هەم ئیشەڵا ئەو لەوێتیان پێدەین زائیدەن یەدەکەکان ئەوانیش چۆنڵێ یعنی لەو 2000 بەنیسبەت هەمووی ئەمە دابش کرا بۆ نمونەڵێ سلێمانی لە 100 سیویەکی ئەم 2000 تەکەوێ ئەم سیویەکە چەند احتیاطت هەیە چەند کەسیشت هەیە لە ناو حەڤە و هەژدە و نۆزدەدا نەهاتۆ ئیسا داواکە پەشیمانە لە بێمەوە داوا ئەکەنەوە کە پەشیمان بوونەتەوە لە ڕێی حەجی بازرگانیەوە ئەیان نا هەر بە حەجەکەی خۆیان هەر بە حەقەکەی خۆیان کە ناویان لە قورعە دەرچووە یەدەکەکان
زائدەن ئەمانە چەندێکیشی ئەمێنێتەوە بڵێن بۆ نمونە 200 کەسێکمان بۆ ئەمێنێتەوە 200 کەسەکەش ئەڵێ بیکە بە حەجی بازرگانی. زۆر باشەوەسا لە ئامادەکاریەکان لەناو لە کاتی بەشێک لە ڕوکنەکانی حەجدا بە تایبەتی لە مینا دەبینی لە هەندێک لە وڵاتان شوێنی تایبەتیان هەیە و لێپرسینەوەیکی تایبەتیان هەیە بۆی کە حاجەکانیان شوێنیان چکە شوێنی مانەوەیان کاتی مانەوەیان زیاترە شوێنی مانەوەشیان مەزبوط بێت لەو ڕۆچیتان کردو لەو وێزگانەی کە حاجیان زیاتر تیا دەمێنەوە شوێنەکانی تایبەت بە حاجیانی کوردستان یاخود تاوان لەوێ سلێمانی هەولێر ڕەنگە جیان نەکرێتەوە تایبەت بە کوردستان بێت شوێنەکانیان مەزبوط بێت و پێویستیان لە بەردەسا هەبێت. بڵێ بەنسبەتی ئێمە کە پێشە تەوان ئەڕێن بۆ عەرەفە ئاچین ئێمە لە بیدایەتەوە بۆ مینا ناچین. عێراق ساڵانێکی زۆرە ئەوان وەکو خۆیان زۆر گرنگی بە ئەم سونەتەیان نادەن. باشە بەمەوە تقریبان ئێمەش تووشی گرفتێکی زۆر بووین. ئێمە ساڵانە ناچینە مینا بەڵام کە ئەڕۆین یەکسەر بۆ عەرەفە ئاچین. یەوم التەرویە با بڵێن کە یەومی 8 ذیلحیجەیەکە ئەو ڕۆژە ئێمە کە ئاچینین چاوەڕێکن ئەو شەوەکەی لەوێ بین و بۆ بەیانەکەی ڕۆژی عەرەفەیە لە نیوەڕۆوە ئیتر با بڵێن عیبادەتی عەرەفە و عیبادەتی ئەو ڕۆژە دەست پێەکە کە ڕۆژی حاجیانە. ئەوە دوای ئەوە بەڵام ئێمە لە ناو خێمەکان بڵێن خێم بۆ هەموو چەند حاجیەک ڕاستە لەوێ جێگاکە ماوەکەشمان کەمەکە ئەمێنەوە کە تقریبان کەمتر لە 24 ساعاتە یا هەر 24 ساعاتێکە ما خێمەکان خێمەی زۆر گەورە هەڵادەین تقریبان بڵێ بوون 20 خێمە 30 خێمە هەڵادەین ئەمانە خێمەکانی ئێمەن هەموو حاجەکانمان لەوێ قەرار ئەگرن باشە هەمووشیان جیانە بێتەوە لەوێ مەسەڵەن ئەو خێمە سبلێتی تێدایە ئاوی خواردنەوەی تێدایە نیوەڕۆ خواردنێکی زۆر باش دروستەکەن تەنانەت ئێمە زۆر حەزە دەدەین بە حاجیان ئەڵێن تکاتان دیەکەین لەبەر ئەوەی کە دوای ئیزدیحام و قەرەباڵقی دروستە بێ لەسەر با بڵێن WC-ەکان بۆی کە تووشی زەحمەت و ناڕەحەتی نەبن زۆر خواردن مەخۆن ینی کەم ئیحتیمام بە خواردن بدەن ئەوە مەسەلەن ئەو ڕۆژی عەرەفە پاشان مەسەڵەن خواردن و خزمەت و پێداویستی خواردنەوە و جێگا و ئەمانە دابین کراوە هیچ کێشێکی تێدا نییە شەویش کە لە عەرەفە جێ دێنەوە بۆ مزدەلیفە ساحەیەکە و دەشتایەک هەموو خەڵک داعانیشێ ساعاتێ 2 ساعات 3 ساعات چەندێک داعانیشی دوایی دێتەوە بۆ خێمەکانی مینا لە میناش خێمەمانەیە خۆشبەختانە ئەم ساڵان خواردن نەبوو لە مینا ئەمساڵ لە میناش چوار ڕۆژەکەی مینا کە ئەمێنینەوە هەر چوار ڕۆژەکە خواردنیش دابی نەکرێت لەوێ بەڵام لەوێ باشترە ینی مریحترە بەڵگورە پێم وا بێ ساڵانی پێشوو خێمەکانەوانی کە تایبەت بوو بە عێراق زۆر دوور بوون لە چاو خێمەکانی وڵاتانی تر ئایا ئەو کێشەیە چارەسەر کراوە ئێستا نزیک بوونەتەوە چونکە پێم وا بێت زۆر لەوانیکەوە دوور بوو بەوەی کە ئێمە ئاماژەیان پێکردین و بینیمان لەوێ ئەزانی چۆنە کێشەی ئێمە لەوە دەدادەشەیدا هین ئێمە هەر ئەوە نییە کاک جەلال ئێمە کێشەکانمان جاری وایە ئوتێلەکە دروستێکە ئەگەر بۆ نمونە ئەم ساڵ ئێمە ساڵی پار ئوتێلێکمان گرتە بوو لە نزیکی جەمەراتە یعنی کابرا ئەیتوانی لە خێمەکانەوە کە هاو بۆ جەمەرات بۆ ئەوە یعنی بە کەمترین ماوە بێتە ناو ئوتێلەکە جاری وایە ئێمە کێشەکەمان لە دووری ئوتێلەکەدایە باشە دووری ئوتێلەکە و ئاکاتە حاجی ماندووە بێت چکە ئەو ڕۆژە سیارە نییە ئەبێ بە پێ حاجەکە بێت نەماوە دیارە بەشێک لە کێشەکان هەردەمێنن ڕێنمایی گرنگتان چییە کۆتا ڕێنمایی زۆر بە کورتی بۆ حاجیان بۆی کە ئەگە گرفتێکیش هەبێەوە بتوان باسانی بۆیان چارەسەرکەن یاخود ئەوان سەبری لەسەر بگرن کاک جەلال ئێمە ئەمە جەوهری با بڵێن ڕێنمایەکانی ئێمەیە کە ئەتوانین بڵین جوانترین حەج ئەدا بەدەستەوە تەندروستین حەج ئەدا بەدەستەوە بێکێشەترین حەجیا هیچ شتێک کێشیش پرۆسەی بێکێشە نابێ بەتاوی تۆ 5,000 کەس لە ئوتێلێکا دانەی بیبێ بۆ عەرەفە بیبێ بۆ ئەوە یعنی هەروە بە قسەکردنی ئاسانەگەرنا زۆر قورسە بەڵام ئێمە ستافێکمانەیە پێیان دەوترێت ستافە ئیداریەکان ئەمانە هەمویان ئەزمونیان هەیە بە تایبەتی ستافی بەڕێوەبەرایەتەکان متعاهیدەکان مرشیدە ئاینەکان موفتیەکان ئەمانە هەمویان تیمی پزیشکی باشە تیمی ڕاگەیاندن ئەمانە هەمویان کۆمەڵێ تیمن کە ئەتوانن زۆر بە جوانی کۆنتترۆڵی با بڵێن لایەنی تەندروستیان لایەنی با بڵێن ئیعلام و ئاگادارکردنەوەیان لایەنی ئیرشاداتی ئاینیان ینی ڕێخستنیان وەکو لە لەرە متعاهیدەکانەوە یعنی ئەتوانی مەسەلەن زۆر بە جوانی جوانترینی حەج ئەدا بکەین ینی تۆ تەسەوور کە ئەندەنووسیا 250,000 حاجی هەیە
یعنی باوەڕکە لەوەچێ بەقەدە کوردستان ئێمە کێشەی نەبێ بۆ لەبەر خەڵکەکەی ئەوان بەڕاستی خەڵکێکی عاقڵ و گوێڕایەڵن لەگەر ڕێزمە بوانە ئێمە ئەوەی ئێمە 20 کەس پەلاماری مەسعەدێکەدا ئێدەکاکە پەلەم مەکە بەڵام ئەوەی ئەوان 8 کەس 10 کەسەوە سێ 20 کەسەوە سێ بەسەرەوەسن جوانە 6 کەسە چێتە سەرەوە و دێتەوە مەسعەدەکەش قورس ناکەن کاک جەلال ئەوەی ئێمە 15 کەسە چێتە ناوی ئەوان سێ سەفەرەکە و دێتەوە ئەوەی ئێمە نەڕۆیشتووە ئەمەڵێت تۆ دابەزە ئەوە لە بێت تۆ دابەزی زۆر باشە مامۆستا دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ڕێنمایی بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز بڕگەی دووەمی بەرنامەکەمان تایبەتە بە تەکنەلۆژیا و زانیاری. دیارەوەی کاو ئینتەرنێتی زیاتر لە بەردەستی هەمومان ئێستا بەکاری دێنین. ئینتەرنێتی 4G کە دەبینین لە گۆشەی مۆبایلەکانمانەوە 4G نووسراوە، ئەگەرچی لە بەشێک لە وڵاتان ئێستا 4.5G واتە
پێشکەوتوترە لە هەرێمی کوردستان یان ئەو ئینتەرنێتی کە لە بەردەستی ئەمایە. بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر بانگەشەی بۆ دەکرێت ئینتەرنێتی 5G واتە بۆتە 5G کامەش دیارە دەبێت پێشکەوتنێکی زیاتر لە بواری تەکنۆلۆژیا و زانیاریدا ڕوو بدا بۆ قسەکردن لەسەر پێشکەوتنی ئینتەرنێت لە 4Gەوە بۆ 5G و لێکەوتەکانی قسەی زیاتر لەگەڵ بەڕێز کاک سەردەشت عەزیز شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری دەکەین کە لێرە میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە. کاک سەردەشت بەخێر بێت. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. کاک سەردەشت دەزانین کە هەندێکمان 4G بەکارێنین ئەگەر بکرێت سەرەتا جیاوازیەکمان بۆ بکەیت لە نێوان 4G و 5G. بەناوی خۆی گەورە میرەبان 5G درێژەکراوەی ئەو زنجیرە داهێنانانەیە کە لە تۆڕەکانی موبایلە ئەکرێت کە لە ساڵی هەشتاوە لە 1Gەوە باڵ یا 1Gەوە دەست پێەکە لە نەوەی یەکەمەوە دەست پێەکە کە ئەو کات تەنها موبایل تەنها ئەتوانی پەیوەندی پێوە بکەیت تەنها پەیوەندی بکەیت بە کەسانیکەوە دواتر لە 2Gە یاخودنەوەی دووەمە کە کۆمەڵی گۆڕانکاری گەورە ئەکرێت دیارترینیان ئەوەیە کە تۆ ئەتوانی لە ڕێگەی موبایلەوە نامەش بنێری ئەوەی کە پێوتە SMS بنێری دواتر لە نەوەی سێمە گۆڕانکاری زۆر گەورەترەکرێت ئەوەیە کە تۆ ئەتوانی لە ڕێگەی موبایلەکانەوە ئینتەرنێت بەکاربێنی بچتە ناو دنیای ئینتەرنێتەوە بەڵام بە شێوازێکی سنووردارتر و کەمتر دواتر ئەم تەکنۆلۆژیایە گەشە ئەکا لە نەوەی چوارەمە ساڵی چەند نەوەی چوارەمە ساڵی 2009 بۆ 2010 ئەکەوێتە جێبەجێکردنەوە کە گۆڕانکاری زۆر گەورەتر ئەکات تۆ ئەتوانی ئینتەرنێت باشتر بەکاربێنی و ڤیدۆ بەکاربێنی لە ڕێگەی ئۆنلاینەوە و خزمەتگوزاری ئینتەرنێت باشتر کرا لە ئێستادا ئەوەی کە ئێمە لە بەردەمیان و لە ئێستا و لە ساڵی داهاتوە نەوەی پێنجەمە کە نەوەی پێنجەم گۆڕانکاری زۆر گەورەتر کراوە بە بەراورد بە نەوەی چوارەم و ئەتوانین بڵێن لەو بوارانەی کە ئینتەرنێتی وایرلێس بەکارێنرێ گۆڕانکاری زۆر گەورە ئەکا و بەرەو پێشووری زۆر گەورە ئەکا ئەمە تەنها کاریگەری لەسەر موبایل نابێت کاریگەری زۆر لەسەر سێکتەر و بەشەکانی تری ژیان ئەبێ ئەوانەی کە ئێستا ئینتەرنێت خۆی خزانەوەتە ناویانەوە بۆ نمونە بە هاتنی 5G گۆڕانکاری گەورە ئەکرێت لە دنیای پزیشکیدا بۆ نمونە ئەکرێت پزیشکێک لە دوورترین شوێنی دنیاوە لە ڕێگەی مۆنیتەرین و لە ڕێگەی دەستدان لە شاشەوە سەرپەرشتی ستافێ بکات لە ئەو سەری تری دنیا لە سوچی وڵاتێکی کە خۆی لەوێ نەبێت چونکە گواستنەوەی داتا لە 5G بە ڕێژێکی زۆر ئێجگار بەرز ئەگوازرێتەوە بە بەراورد بە 4G. مامۆستا سەردەشت ببوورە گرنگترین ئەو شتانەی کە 4G نەیتوانی بیکات چییە کە 5G ئەتوانێت بیکات؟ گواستن خێراکردنی با بڵین بۆی کێمە خۆی 5G و ئەم تەکنۆلۆژیایە زۆر تەکنیکیە بەڵام میوادارم هەوڵ بدەینێمە بە زمانێک بۆنە قسە بکەین کە بۆنە خەڵکی ئاسایش تێبگات بە کورتی خێرایی ئینتەرنێت زۆر زیاد دەکات گواستنەوەی داتا ئێستا بۆن لە 4Gە کە چەنە لە 5G دەبێتە 10 بۆ 100 هێندە خێرا ئەبێت واتە ئەو ئینتەرنێتی کە تۆ لە بەردەستایە ئێستا لە 4Gە ئەگەر بکرێ بە 5G 10 بۆ 100 هێندە خێرا ئەبێ بۆ نمونە بە نمونەیەکی سادە ئەگەر تۆ ڤیدۆیەک بە نیو سعادا بزێنی داونلۆدکەی لە موبایلەکەتە یاخود کۆمپیوتەرەکەتە لە 4Gە ئەم داونلۆدە لە 5G دێت بۆ چەند سانەیەک لە نێوان 5 بۆ 6 سانێدا ئەتوانی ئەو ڤیدۆیە داونلۆدکە ئەتوانێت فیلمێکی فول HD لە ماوەی چەند سانەیەکە داونلۆدکە و ئەمە تەنها بۆ وەکوتم لە موبایلان نیە گۆڕانکاری گەورە لە ئێستا ئەمە زانستێکەوە بەرەو پێشچوونە مەسایلی ئۆتۆمبیلی بێشۆفێر ئەوەیەکە کە لەو گرفتانی کە لە 4Gە هەیەی کە ئۆتۆمبیلی بێشۆفێر پێویستی بە تەحلیلاتی داتای زۆرە بۆ خوێندنەوەی نەخشەکان بۆ خوێندنەوەی هێماکانی هاتوچۆ بۆیە 5G ئەتوانێت بەرەو پێشوونی زۆر گەورە لە مەسایلی ئۆتۆمبیلی بێشۆفێردا بکە ئەتوانێت لە پزیشکیدا بیکە ئەتوانێت لە VR ئەوەی کەوەکو چاویلکەیکەیتە چاوتۆکو با بڵێن VRی پێ ئەوترێت و یاخود لە یاری ئۆنلاینەکان ئەوەی کە ئێستا زۆر بەربڵاوە لە دنیادا ئەو یاریانن کە لە یاری ئەلکترۆنان کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەکرێن لەم بوارانە و هەموو ئەو بوارانەی کە ئینتەرنێت ئێستا بەکارێن لە ڕێگەی وایرلێسەوە 5G ئەتوانێت با بڵێن بە زاوزارەوەی شۆڕشی زۆر گەورە بکات لە خێرایی ئینتەرنێتدا تا چەندە دەبێتە هۆکاری شەڕی تەکنۆلۆژیای نێوان وڵاتەکان چکە دیارە ڕەنگە گەر لە بۆ من لە داهێنانی 4Gە شەڕێکی تەکنۆلۆژیای سارد هەبوو بێ لە نێوان وڵاتانە 5G چی دێنێتە هاراوە خۆی 5G خۆی کێبڕکێکە لە نێوان کۆمپانیەکانە هەیە ئێستا با بڵێن 5G یەک کۆمپانیا و یەک وڵات خاوەنی نییە ئێستا لە هەموو کۆمپانیەکانی بواری نێتۆرکی مۆبایل بواری مۆبایل لە کێبڕکێدان بۆنە نۆکیایە هواویە
ڤێریزۆنی ئەمریکیە تیمۆبایلە هەموو ئەم کۆمپانیانان لە کێبڕکیان لەوان کە بە خێرایی خزمەت گوزاریەکان بەردەست بکەن و بە خێرایی بگەنە خزمەت گوزاری 5G ئەوە ئەمە هەروەکو چۆن لە 4G و لە نەوەی سێم و نەوەی چوارمدا کێبڕکێ لە نەوەی پێنجەمیش ئەو کێبڕکێ هەیە و بێگومان کێبڕکێکە تونترە بێت چونکە گەشتن بە 5G داهاتیشی بۆ کۆمپانیەکان زۆرە بێت و بەڵام لەوانەیە گرفتی شێبە هیوادارم کاتەواتە بۆچی زۆربەی وڵاتان لە 5G ئەترسن بە تایبەت ئەمریکا خۆی ترسەکە پێم وابێ ئەوە حاڵەت گەیشتنێکەیە ئەوەی کێشەی کە لە نێوان هواوی و ئەمریکا هەیە کێشەی 5G نییە بە تەحدید کێشەی متمانەیە لە نێوان هواوی و ئەمریکادا ئەوەی کە ئێستا لە ئیعلامی کوردیا زۆر بەربڵاو کە هواوی ئەوێ 5G بکات و ئەمریکا ناهێڵێت ئەوە بەشێکە لە کێشەکەم کێشەی متمانەیە لە نێوان ئەمریکا و هواویە نەکەوەی ئەمریکا لە 5G لە ئێستا لە ئەمریکا لە تێستا یعنی چەند شەریکەیەک بۆ لە شیکاگۆ لە چەند ویلایەتی کە لە تێستایەوە شەریکەکانی ئەمریکی خەریکن ینی ئەرەوە نیە بڵێ هواوی خاوەنێتی ئێستا لە ئەمریکا لە تێستایە و لەوەن کە چۆن ئەم خزمەت گوزاری بەرفراوانکەن چونکە بەڕاستی 5G گرفتیشی زۆرە لە کاتی گۆڕینی تەکنۆلۆژیای 4G بۆ 5G کۆمپانیەکان تووشی گرفتی زۆر گەورەشە 5G ئەوەندەی بۆ خزمەتکردنی سلکەکان ئەوەی کە تایبەتە بە با بڵێن کۆمەلگاکەنەوە بەکاردێ یاخود زیاتر وڵاتان بۆ سلکە سەربازیەکە بەکاری دێن وە کاماژت پێکرد ئەگەر زیاتر بۆ ئۆتۆمبیلێکی بۆ شۆفێر بەکاری دێن یا بۆ فڕۆکەیەکی بێفڕۆکەوان خۆی هەموو ئەو ئامێرانی هەموو ئەو بوارانەی کە پێویستیان بە ئینتەرنێتە و لە ڕێگەی وایرلێس و ئینتەرنێتیان بۆ ئەگوازێتەوە خزمەتەکات جا ئەگەر ئەم بەشەیە سەربازی بێ یاخود مەدەنی بە یاخود بازرگانی بێت واتە کاتێک کە ئۆتۆمبیلێک پێویستی بە داتای لە ڕێگەی وایرلێسەوە خزمەتی پێ ئەکرێت کاتێک کە تۆ هاوڵاتیەکی کێشەی ئینتەرنێتت هەیە لە ناوچەکەی خۆتا لە ڕێگەی 5G خزمەتت پێکرێت لە ڕێگەی سەربازیشەوە بەدڵنیایەوە ئەو بە تایبەتی ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانانە ئەوانیش بە تاکید قازانجی خۆیانی لێ ئەەکەن کەی دەگاتە لای ئێمە 5G خۆی 5G لە ئێستا تەنها لە تێستایە و لە وڵاتە پێشکەوتەکانیشە لە ئێستادا لە تێستا و لە خۆ ئامادەکردنان ئەوەی کە هەیە چەند شوێنێکی با بڵێن بە تێست کۆمپانیەکان خەریکن و لە 2020 تا دەست ئەکرێت بە گۆڕانکاری لە 4Gەوە بۆ 5G و پێ و پێشبینانە شەکرێت لە ساڵی 2025دا کۆریا لە 59 تۆڕەکانی ئەکاتە 5G ئەمریکا لە 150 یابان لە 148 چین نزیکەی لە 140 واتە 5G دا ئاهێنرێت بەڵام گۆڕانکاریەکە ئاسان نییە لە 4Gەوە بۆ 5G و چونکە 5G ئێستا لە تێستدایە ئێستا لەوایە کۆمپانیەکان ئەزمموی ئەەکەن ئایا ئەم خزمەت گوزارێ چۆن بگەێنە خەڵک بۆیە وەکو کاتی پێچە پێم وابێ پێم وانێ بەم زۆوانە و بەم نزیکە بکات ئێمە کەواتە ئەگەر 5G بڵاو بکرێتەوە لە جیهاندا چه سوودێکی بێت سوودەکەوەیە خێرایی گواستنەوەی داتا زۆر زۆرە بێت ئێمە لە وڵاتی ئێمە زۆر نا بەڵام کۆمپانیا گەورەکان ئەو هەندێک سێکتەری خزمەت گوزاریە تەنان پزیشکیش هەز بە گرفتی گواستنەوەی داتا ئەکەن لە ڕێگەی 4Gەوە کە ناتوانێت ئەو ئەدایە بدات کە ئەوان ئەیانەوێت بەڵام 5G ئەتوانێت ئەو گرفتانە حەل بکات ئایا هیچ زیانێکی بێت زیان ئەتوانم بڵێم نەک زیان با بڵێن گرفتەکان 5G گرفتی زۆرە بێت چونکە بۆ نمونە 5G با بڵێن دایانانی گەورە لە گواستنەوەی خێرایی ئینتەرنێتە ئاکا بەڵام کێشەی ئامێری ئەبێت بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک بێوێت لە 4Gەوە بکرێ بە 5G ئەبێت هەموو ئامێرەکانی بگۆڕێت بۆ نمونە کۆمپانیایەکی ئینتەرنێت ئەبێت سەرجەم و ئامێرانی لەناو کۆمپانیاکە هەیە بیگۆڕێت بۆ 5G ئەمە یەکێک لەو گرفتانەی کە تێچووشی زۆرە کۆست و تێچووی 5G لە ئێستاە زۆر بەرزە کاتێک بۆ کۆمپانیایەک زۆر قورسەکە و چاوی لە قازانجە سەرجەم ئامێرەکانی بگۆڕێت لە 4Gەوە بۆ 5G ئەمە خاڵێکی کە ئەوەیە پێویستی با بڵێن 4G شەپۆلەکانی درێژترن لە بەرۆی داتا کەمتر هەڵ ئەگرێت بەڵام 5G داتا زۆر هەڵ ئەگرێت توانای زۆرە بەڵام شەپۆلەکانی کورتە بۆ نمونە بورجێک ئەوەی کە ئێمە بینینەوە بورجانەی کە لە ناو شاری سلێمانی و شارەکانی کایە ئێمە پێی ئەڵێن بورجێک لە 4Gە نزیکەی 16 کیلۆمەتر بە دەوری خۆیان پەخش ئەکات بەڵام 5G نزیکەی 500 متر پەخشەکات واتە فراوانی پەخشی 5G ئەگاتە لە 102 4G ئەگەر کۆمپانیایەک بێوێت 5G لە سلێمانیا دابنێت ئەبێ بە زۆر بێشومار بورجەکانی زیاد بکات چونکە گوتم شەپۆلی 5G کورتە چونکە بە میلیمەتر ئیشەکات
4G وانە 4G لە بەرەوەی داتاکەم هەڵ ئەگرێت شەپۆلەکانی درێژترن بەڵام لە 5G شەپۆلەکان کورتکراونەوە پێوتێ شەپۆلی میلیمەتری ئەگەر بیکەین بە کوردی ئەگەری گۆڕانکاری ئەوە هەیە کە سبێنە و داهێنانە بکرێت چکە دەبینیمان لە کاتی 4G ئەو داهێنانەوە ئینتەرنێتانەی لە ناو شاری سلێمانی یاخود دەرێمی کوردستان هەبوو پێشتر بورجی زۆر بوو بەڵام ئێستا کورتە ئێستا بورجەکانی کەمن بەڵێ بخۆی ئەبێ بێگومان ئەبێ لە 5G بورجەکان ژماری بورجەکان زیاد بکرێت لەو شوێنەی کە ئەو کۆمپانی ئەوێ وەکو وتم با بڵێن ئەڵقەی نێوان بورجەکان زۆر کەمە بێتەوە ئەبێ بۆ 500 مەترێک لە ناو 5G بەڵام لە 4G نزیکەی 15 کیلۆمەترە کە ئەبێ کۆمپانیەکان زیادی بکەن ئێستا لە دنیاە کۆمپانیەکان گرفتێکی تیان هەیە ئایا دەسڵاتدارانی ناوخۆیی ئەو شارانە شارەوانیەکان ویلایەتەکان ئایا ڕێگە ئەدەن بە کۆمپانیەکان ژماری بورج زیاد بکەن چونکە لە بواری تەندروستیا ینی گفتوگویەکی زۆر درێژەیە لەسەر ئایا ئەم تاوەرانە کێشەی تەندروستیان هەیە چەند راپۆرتێک ئەبێتەوەی کەم خەوی بۆ خەڵکی و منتیقا ئەبێتەوەی بەرەو چوون بۆ شێ نەخۆشی شێرپەنجە ئەمە ئێستاش کۆمپانیەکانی موبایل ترسیان لەوە هەیە بەهۆی ئەو ژمارە زۆرە بورجەی کە لە 5G زیاد دەکرێت دەسڵاتدارانی ناوخۆیی شارەکان ڕێگەیان لێ بگرن چونکە وەکوتم گرفتی گەورە دروست ئەکات وەزائیدەن یەک لە کێشەکانی تری 5G تەنانەت درەختەکان ئەبێتەوەی بڕینی شەپۆلەکانی کە بێ کۆمپانیەکان چارەسەریکەن کاتێک کۆمپانیەکەی کا 5G ئەبێ تەنانەت حساب بۆ درەختێک کاکەیتە بەردەم زۆر باشەکانی لەلانی هاوڵاتیشە ببوورە ئەبێ لەسەر هاوڵاتیش تێچوی زیاتر بێت چونکە موبایلەکان تێچویان لە نێوان 200 بۆ 300 دلار زیاد دەکات واتە ئەگەر موبایلێک موبایلی تایبەتی خۆی ئەوێت بەڵێ ئامێری تایبەتی خۆی بۆ کۆمپانیەکە و ئامێری تایبەتی خۆیشی ئەوێت بۆ هاوڵاتیان ئێستا بۆ نمونە سامسۆن لە کۆتا کۆنگراکە گالاکسی S10 دەرکرد نوسخەیەکی تایبەتی دەرکرد کە 5G بوو کە سنووردار بوو کە نرخەکەی 500 دلار زیاتر بوو لە ئەو موبایلەکانی کە بەڵام لە داهاتووە ئەوەی کە پێشبینیەکە لە نێوان 200 بۆ 300 دلار نرخی موبایلەکان ئەچێتە سەر ئەگەر 5G بەکاربێن زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە کۆمپانیا دەبێ هەموو ئامێرانەی بگۆڕێت کامە شمولی موبایلەکانی دەستی ئەمەش دەکەواتە دەبێ بیگۆڕین بۆچی ئەم کۆمپانیانە ئێستا ئامێرانەی کە دروستیان دەکەن واتە بیریان لەوە نەکردوەوە کە بوون پێ دەچێت 2 ساڵی تر 5G بێتە پێشەوە ئامێرەکانیان تایبەت بێ بە 5G خۆی لە ڕاستیە کۆمپانیەکان لە ساڵی 2009 بۆ 2010 کە 4G هات هاوڵاتی زۆر هەستی بەو گۆڕانکاری گەورە نەکرد چونکە کۆمپانیەکانی موبایل پێشوەخت خۆیان ئامادە کردبوو بۆ 4G بەڵام ئەو تەقیرانی کە ئێستا هەن ئەوەیە ئاماژە بۆکەن هیچ کۆمپانیایکی موبایل نایەوێت ئەو هەڵە دووبارە بکاتەوە کە پێشوەختە موبایل ئامادە بکات بۆ خزمەتگوزاریە کە نییە ئەوان چاوەڕێن کە 5G ببێتە ئەمری واقع لە هەبێت لە ناو وەکو خزمەتگوزاری پاشان ئەو تێچۆ بخەنەوە سەر شانی با بڵێن هاوڵاتی و کڕیار با بڵێن وەکو کڕیار چونکە لە ساڵی 2010 ئەو گۆڕانکاریانی کە کردیان تێچۆکە زۆر بۆ کۆمپانیەکانی موبایل گەڕایەوە و دوای ئەوەش کاتێک کە پرسیاریان لە خەڵکە کرد بۆ هەندێک پارە بدەن بۆ هەندێک خزمەتگوزاری پارەکانیان نەئەدا لەبەرەوەی پێیان قرس بوو بەڵام ئێستا نایانەوێت هەڵە دووبارە بکەنەوە ئێمە چۆن بزانین ئەو ئینتەرنێت ئێستا لە موبایلەکەمانەیە بەڕاستی 4Gە چونکە ئێستا زۆر جار دەنووسێ 4G لە گۆشەی موبایلەکە و بەڵام ئینتەرنێتەکە خاوە یاخود بە تەواوەتی 4G نییە بەڵێ ئێمە ئەگەر پرسیارێک بکەین ئایا 5G لە ئێستادا بۆ هەرێمی کورسان پێویستە بەڕای من ئەڵێم وەکو تەکنۆلۆژیا شتێکی جوان ئەگەر هەبێت بەڵام ئەگەر واقعی سێکەم بەڕای من پێویست نییە بۆ لەبەرەوەی کاتێک 5G دێت کۆمپانیەکان هەست بە بوونی گرفتێکەکەن ئەوەیە کە ئایا 4G ناتوانێت ئەو کارە بکە کە ئەوان ئەیانەوێت بۆ نمونە لە هەندێک وڵاتە گەشتون بۆی کە 4G ناتوانانی ئەو کارە بکە کەوانیانی هەندێک کۆمپانیا بەڵام ئێمە ئێستا 4Gمان هەیە ئایا کۆمپانیەکانی ئینتەرنێت توانیویانە ئەو بڕەداتایە بنێرن کە 4G توانی بیگوازێتەوە بێگومان نەخێر 4G بە پێی تێکڕا ئەگەر حسابیکەین نزیکەی 20 مێگابت لە سانیەکە داتا ئەگوازێتەوە لە هەندێک تەکنۆلۆژیا ڕاتە 45 مێگابت پەر سەکەند بەڵام ئایا کۆمپانیەکانی موبایل لە کورسانە ئەم کاریان کردووە چەند مێگابت داتانێرن بۆ تۆ ناگاتە مێگابتێکش باشترینەکان ئەگاتە مێگابتێک ئەمما ئامارێک بڵاو بۆ باشترین خەت لە عێراقا 1.6 مێگابتە تۆ بۆ معادل 20 تا
هەژدە مێگابیتت ماوە لە فۆرجیا بەکاری بێنی وەتێمە چاومان لەسەر 5G نەبێت خۆی تەکنیکیان نەخێر زۆر ینی کارێکی قورسە جارێ بۆ ئێمە لە بەرەوەی وەکوتم لە 2025 پێشبینی ئەکرێت 4G لەسەر ئاسی گیانە بگا بەکاریانی بگات لە سەدا 5G ببورن بگاتە لە ساعت 14 نەک لە ینی کورسانە تەسەورەکەم زۆر درنگتر پێوان بدات زۆر باشە کاکسەرژ من ڕاستەخۆیەکم هەیە لەوەی دیارە خۆپشاندانێکی شاری سلێمانی پۆلی شەشەکان هەیە دێمە وڵات بینەرانی عزیز دەچمە لای پاملێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانیەوە ڕاستی سڵاوی خوارد لێ بێت ئەگەر پێم بڵێ جارێکی تر ناڕزایی پۆلی 12 ئامادەی بۆچی سەری هەڵداوەتەوە ئێستا گردبوونەوەکەیان لەکوێ بەرەوکوێ دەڕوا داواکاریەکانیان چین دیاراگرتنەوەی خۆشاندانی قادانی پۆلی 12 ئامادەی بەردەوامەوە دادێ ڕێڕەوی خۆشاندانەکان بە فراوانترە بێت ئێستاکە بەهۆی ئەوەی کە ڕێگەیان پێنەدرا لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا گرتبوونەوە بکەن بەهۆی کە ژمارەیەکی زۆری قوتابیان بۆ ئەوەی کە ژمارەیەکی زۆری هێزەکانی یاساییش لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا بوون بۆیە بڕیاریان دا کە خۆپیشاندانەکەیان بجێژنەوە هەروەها بڕیاریان دا کە ئێستاکە بە پێ بەڕێکەوتون لە پەروەردەی ڕۆژاواوە گفتی من ڕۆمەلای نوێنەر لەو قوتابیانە بزانم چیان هەیە کاک هاوبیر سڵاو لەبێ لە ڕاستە خۆ لەگەڵتان بڵێ داواکانی ئێوە چی ئێستاکە بەچی بەڕێکەوتون بەرەبەرایی پرۆدی کارڕاستیوە کاکە داربی کۆمەڵێک با بڵێن هێزی ئەمنی هاتووە ڕێگری لە خوێندکارەکە نەزان ڕێژەیەکی زۆر لە خوێندکاران هاتوونە بەسەر شەقام داوای مافەقانی قورآنەکان دوای لێ ڕێگری مافەقەکە دەستەوەسان ناوەستن بەرەوەردە گشتی بەخۆ ڕێگەوانەوە کاتی بەردەوامە بنێرە بەردەوامە بین هەتا ئەوانە بژینی ئەمە بە ئێمەش بەردەوامە بین بەرپەرچاڕێنەوە سپاس دەکەم من ڕۆمەلای قوتابێکی دیکەی بەڕێز سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ داواکاری سەرەتایی ئێوە چییە؟ داواکارەکانتان چییە؟ داواکە مافەکانی خۆمان بگەڕێنەوە دەرەجەکانمان بگەڕێنەوە ئەو پرسیارانە دایانە جارێکی بە تەلەبەکان کە خۆشیان نازانن وەڵامەکانی بنەوانە هەیە پرسیار هەیە لە عەرەبیانە بۆ وەڵامی بۆ ئەبێ لە چ قامی دەکا بڵێ پرسیار دانرێت بۆ وەڵامی بۆ بدە یاندا ئەندراوە هەر چاری بۆ بەڕاست دانراوە بۆچی ئەگەر نازان پرسیاردانە پرسیاردان بۆ داعەرەمی وەڵام نەیەکەن وەکو واشەکە ما دەرەجەکانمان بنەوانە پێویستمان بە دەرەجانە ئێمە ناچینە زاکۆ ئەهلیەکان لەبەر خاتری خۆیان ئێمە ناچینە حکومیەکان زۆر باش ڕاستی ئەگەر گوێت لە منە ئەو ڕێژەیە و خوێندکارانەی کە ئێستا لەسەر شەقامەکان ناڕازین تەقریبەن چەند کەس دەبێت نمرەکانیان ئامادە ئامادەی پەروەردە لە پرسی کاربانەکان ئامادە نظامەکانیان ڕابگەێنێت دەستەی ناتوانێت تەنزات بڵێت ڕاستی ئەگەر گوێت لێمە ڕێژەیە و خوێندکارانەی کە لەسەر شەقامەکانن ئێستا چەند کەس دەبێت بە تەقریبی دیارە دەوروبەری ڕاستی قەرەباڵقە گوێ لە پرسیارەکەی منیە سپاس بۆ ڕاستی حامین پامێرمان لە شاری سلێمانیەوە بۆ گواستنەوەی زانیاریەکانی کە بەداخەوە کاک سەردەشت لەلایەکەوە قسە لەسەر 5G دەکرێت لەلایەکی ترەوە هێشتا خوێندکارانی پۆلی 12 گرفتیان لە ڕێزمانی یانوسینی پرسیارەکانی کە هەڵی زمانەوەنیان ئەگەر بینەوە سەر 5G و 4Gەکەەوە ئەتە ئێمە پێویستمان ئێستا بە 5G نییە بۆ کۆمەلگای ئێمە لە هەرێمی کوردستان من بە نمونەیەک باسیەکەم ئەگەر ئێمە 5G لە کورسانە ئێستا دەستکە بە پەخشکردن تۆ ئینتەرنێتێک زۆربەی ئینتەرنێتەکان لە کورسانە سنووردارن ڕێژەی داونلۆدکردنیان تۆ ئینتەرنێتێک بۆ مانگێک دەکڕی بۆنە باشترینیان 100 گیگابایت پێدات ئایا تۆ 5Gشت بۆ دانکرا بە چەند سانێک فیلمێک داونلۆدکەی کەواتە تۆ ئینتەرنێتەکەت لە ماوەی 2 دقیقە تەواو ئەنی ئەمە خاڵێکی کە ئێمە وەکوتم لە 4G ئەداکە نەتکراوە حەق بە 4G نەدراوە لە کورسانە چ جای ئێمە جارە بچین بۆ 5G موبایلەکان 3G لە ئێستاشە 3.9 موبایل لە عێراقدا هەر سێ کۆمپانیا گەورەکە 3.9 لە ئەوکەتە کاتە ئەچتە نەوەی سێمەوە سەر بەنەوەی سێمن هێشتا نهاتونەتە نەوەی چوارم چۆن ئەم بازدانە گەورە ئەکرێ ئەچێتە نەوەی پێنجەم بۆیە لە ڕووی واقعەوە شتەکە قورسە وەکوتم ئێمە مافمان بە 4G نەداوە ئێمە ئێستاش خێرایی ئینتەرنێتەکانمان لە کیلۆبیتایە کە 3Gش ئەوەی تێپەڕانوە لە دنیاە چۆن ئێمە ئەوە ئەکرێ خزمەت گوزارەکە بێت ئەکرێ بێت بەڵام تۆ هەست بەو خێرایە ناکەی کە هاوڵاتێکی کە لە وڵاتی کە هەست بە 5G ئەکات چونکە ئەو ڕێژە ئینتەرنێتە بە تۆ نادرێکە لە وڵاتێک ئادرێ بە ئەوان
زۆر باشە لە دەرەوە لە هەندێک وڵاتان هەستەکەی کە جێگاپایت زۆر بەخێراتر تەواو دەبێت لە دەستت بۆ من لە وڵاتی سعودیە هاوڕێکم باسی لەوە دەکرد کە دەگێگام من کڕی بوو بەڵام لە 2 ڕۆژە تەواو بوو فلیمیشم پێ داونلۆد نەکردووە ینی بۆچی لەوێ زووتر تەواو دەبێت پرسیاری چەندین خەڵکی ترە کە بۆ من سەفەری دەروی وڵاتیان کردووە ئەزانی خۆی پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە تۆ خێرایی هێڵ ئینتەرنێت جاروایە گرفتی زوو تەواوبوون ئەکات بۆ نمونە تۆ لە یوتیوب ڤیدیۆیەک ئەەکەیتەوە 10 دقیقەیە کە تۆ ئەیکەیتەوە ئەو زۆر بە خێرایی ئەوەی کە پێوە تێ تەکنیکێن بەفەری ئەکاواتە ڤیدیۆکە ئەخوێنێتەوە داتای خۆی وەرئەگرێت ئەوەکەی کە لە یوتیوب باسی پێەکەی هێڵێکی چۆنڵی مەیلە و سپی ئەڕوات لە پێش خۆتەوە ئەوە بەفەری ڤیدیۆکە ئەکا لە ڤیدیۆ لە ئینتەرنێتی خێرا زۆر بە خێرایەوە ئەگاتە کۆتایی ئەو ینی داتای خۆی سەرف کردووە تۆ زۆر جا کە ئەگەڕێتە دوایشەوە لە دقەی 5 دێتە دەرەوە تۆ حەقی 10 دقیقە داوە لە ڕووی حەجمەوە لەوانەیە بێبتمانەیەکەیە بەڵام لە ڕووی تەکنیکی و هۆکاری شەیە بەڵام ئەکرێ کۆمپانیەکان جاری واش هەیە کۆمپانیەکان ئەچنە بواری با بڵێن هەڵخەڵەتاندنەوە هەرچەند ئەمە کەمتر بێ لەوانەیە لە کۆمپانیایەکی بەناوبانگە بە تایبەتی لە دەرەوەی ئەندێک وڵاتەیە چاودێریکی باشەیە لەسەر کۆمپانیەکانی ئینتەرنێت جاری واشەیە حساباتە بۆنە ئێمە لە ڕزانستدا 1024 مێگابایت 1 گیگابایت ئەکات باشە بەڵام لە بازرگانیە 1000 مێگابایت ئەکاتە یەکێگە جاری وایە ئایا ئەو کۆمپانیا کاڵێت 10 گیگابایت بەڕووی واقعیوە چەند مێگابایتی بە تۆ داوە کاک سەربەش لە وڵاتی تورکیا ئێستا لەسەر مۆبایلەکان 4.5 جیە ئەمە چیە ئەو خۆی پێوترێ 4G ئەدڤانس با بڵێن پێشکەوتوو ئێمە با بڵێن گۆڕانکاریەکان ئەوە نیە لە 4ەوەی 4ەمەوە یەکسەر بچێت بۆ نەوەی 5ەم کاتێک کە نەوەی 4ەم دێت گۆڕانکاری تێ ئەکرێت بەڵام گۆڕانکاریەکان کەمن بۆ نە 4.1 4.2 4.3 بەو شێوازە وەری ئەگرێت واتە گۆڕانکاری زۆر گەورە ناکرێت کە هەستی پێ بکرێت چاکسازی ئەکرێت پێشکەوتی بچووک ئەکرێت بەڵام کاتێک کە گۆڕانکاری زۆر گەورە ئەکرێت ناوی نەوەکە ژمارەکە ئەگۆڕێت واتە چۆنڵی ڤێرشنی پێ ئەوترێت نەوەی پێ ئەوترێت کە نەوەی گۆڕانکاری زۆر گەورە ئەکرێت ژمارەکە لە 4ەوە ئەکرێ بە 5 لە 5ەوە ئەکرێ بە 6 بەڵام لە چاکسازیەکانە چوارەکە بێ بە 4.1 یاخود 4.2 یاخود کەمتریان زیاتر و ئێستاوەی کە هەیە لە 4G پێوتە 4G ئەدڤانس کە با بڵێن گواستنەوەی داتای زیاترە لەوەی کە لە با بڵێن لای ئێمە بەردەست بێت هەرچەند ئێستا ئەمانی کە لە کورسانان 4G LTE-یان هەیە کە ئەوەش معنی لە ئاسیا عالەمە خزمەتگوزاری زۆر باش ببوورە بەردەوام باز لەوە دەکرێت کە وڵاتان کێشەیان هەیە لەسەر بەرهەمێنانیان دروستکردنی 5G و 4G وەک ئەمریکا و وەک چینیان وڵاتانی کە ئایا کێشەکانی نێوان ئەم وڵاتانە چ کاریگەریکی لەسەر تەکنۆلۆژیا دەبێت ئەو کێشانی کە ئێستا لە نێوان ئەمریکا و هواویە هەیە کاریگەری گەورەی لەسەر هاوڵاتی سادە ناکات ئەو گومانانی کە ئەمریکا هەیەی بەڵام ئەگەر ئەمریکا هواوی سزا بدات بە دڵنیایەوە کاریگەری ئەبێت بەڵام ئەو ترسەی کە ئەمریکا هەیەی بۆ ئێمە زۆر کاریگەری نابێت بۆ لەبەرەوەی وڵاتانی ڕۆژئاوا ئاسایشی نەتەوەی زۆر گرنگە بەلایەنەوە ئێمە بەو بیرکردنەوە کوردانی کە بیر ئەەکەینەوە ئێمە هەستەکەین ئەمریکا لەسەر ناحەقە بۆ ئەکا لەگەڵ هواوی بەڵام کاتێک بە ڕۆژئاوایانە بیر ئەەکەیتەوە هەستەکەی ئەمریکا مافی خۆیەتی چونکە ئەمریکا ئاسایشی نەتەوەیی هەیە و هواوی گومانێکی لێ ئەکرێت کە سەر بە حکوومەتی چین بێ بۆی و سیستەمە سیاسی کە لە چینا هەیە سیستەمێکی کۆمۆنیستیە هەموو کۆمپانیەکان ناچار کراون سەر بە پارتی کۆمۆنیزمن ئێوە ینی شتێکی زۆر کۆمیدیە لە ناو کۆمپانیای هواویە کۆمیتەی حیزبی کۆمۆنیستەیە چۆن لە ناو قوتابخانەکانی ئێمە کۆمیتەی یەکێتی و پارتی هەیە لە ناو کۆمپانیای هواویە کۆمیتەی حیزبی کۆمۆنیستەیە و یەکێک لە هەرە کەسە باڵەکانی کۆمپانیای هواوی مدیری کۆمیتەکەیە کە 25 ساڵە لە ناو هواویە خزمەت ئەکات ئێستا مدیری بەرپرسی کۆمیتەی حیزبی کۆمۆنیستی چینیە کە تاک حیزبیە وڵاتێکە تاک حیزبیە و بە پێی یاسا لە چینە ئەڵێ هیچ کۆمپانیایەک بۆی نییە داواکاری حکوومەت ڕەت کاتەوە بۆی نییە هیچ شتێک ئیلا هیچ اختیارێکیکەی نیە هیچ بژاردەیەکی نیە ئیلا ئەوە نەبێ ئەبێ بەگوێی حکوومەتکە بۆی ئەمریکا مافی خۆیەتی ئەترسێتکەوەی کە هواوی با بڵێن سیخوڕی بکات بەسەر ئەمریکا ئەوکۆی کە لە ساڵی 2010 دەرکەوت کە لە ئەفریقا کردوێتی زۆر باشە یەکسەرش دوایین قسە لەسەر 5G زۆر 5G تەکنۆلۆژیایەکی گرنگە شۆڕشێکی زۆر گەورەیە لە بواری تۆڕەکانی پەیوەندی و وایرلێسە بەڵام گرفتی شێوە کووتمان لە گۆڕینی باڵێن تەکنۆلۆژیاکەوە لە 4G بۆ 5G
گرفتی با بڵێن هێنێتە بەردەم کۆمپانیەکان بەڵام قابلی چارەسەرن و کۆمپانیەکان ئەشتوان چارەسەریکەن هیوادارم ئێمەش بەزووی لە کورسانە 5G بین. زۆر سپاس بۆ کاکسەر دەشتازیز شارەزا لە بواری زانیاری و تەکنۆلۆژیادا. بینەرانی عزیز دیارە پەیامنێرمان سامان فەتەح لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانایە. سامان سڵاوی خوای گەورەت لێبێ ئەگەر پێم بڵێ لە شاری هەڵەبجە چییە گوزارێت؟ لە قوتابخانەی سەرکەوتن با بڵین ڕۆژی وا هەبووە پێشوسم پێ بووە نەمزانی و پێشوسەکەی بێم بە مازومەکەی کاک جەلال سڵاوتان لەبێت سڵاو لە برادرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کارێکی جیاواز لە هەڵەبجە بەڕێوە دەبات. ئێستا من لە هەوڵی دکتۆر عیزەتی مستەفا فازڵ کە لێرەدا ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی بازمون و پێشەوە لەلایەنەوە ڕێکخراوەوە خەڵاتەکرێت لە پای ئەو خزمەتان کە لە شاری هەڵەبجە کردوانە وەک دەبین ئێستا لە پشتمەوە ژمارەیەکی زۆر لە میوانان و لە مامۆستایان و لە نووسەران لێرەدا ئامادەیانەیە و لەلایەنەوە ڕێکخراوە کە باسم کرد خەڵاتی ڕێزلێنان و راوێک لە شاری هەڵەبجە دەیەوێت خەڵاتی سربەخۆین هەستاین بە ئەنجامدانی ئەم پرۆسەیە ئەویش ڕێزلێنانە لەو مامۆستا کۆنانەی کە لە ساڵانێکی زووەوە خزمەتیان بە پەروەردە و زانست کردووە لە شاری هەڵەبجەدا. ئێمەش ماوەیەکی زۆرە ئەوەکو خولیایەک لەسەرمانە بۆ کە بتوانین ئەم پرۆسەیە کە ئەمڕۆ ئەنجامەدرێ بتوانین بە سەرکەوتوانە ئەنجام بدەین و لە خزمەتی ئەو مامۆستا کۆنانە بین وەک پێزانینێک بۆ ئەرک و ئەرکێشانیان و ڕۆڵبینینیان لە خزمەتی نەوەکانی هەڵەبجەدا. مامۆسایانە چەنە ئەو خۆیان لە چی ئەبێنێتە مامۆسای ئاینی مامۆسای قوتابخانە کەسایەت و نووسەرەکانیشی تێدایە؟ بەڵێ ئەوانەی کە ئەم پرۆژەیە ئەیانگرێتەوە مامۆستایانی قوتابخانەکانن ئیتر بە دەرچوانی خانە مامۆستایان بە دەرچوانی پەیمانگا بە دەرچوانی با بڵێن خولی ئاینی کاتی خۆی کە کراون بە مامۆستا هەمووانی کە مامۆستا بوون وەک مامۆستا فەرمی لە قوتابخانەکانە بەبێ ڕەچاوکردنی کۆمەڵێ تایبەتمەندی بەڵام بە پێی تەمەن لە کۆنترین تەمەن و پیانە هاتوین ژمارەی نزیکەی 40 کەسێک کە ئەوە نەمان پێکراوە لەم جارەدا کە ئەو ڕێزلێنانیان بیانگرێتەوە. ئەمانج لەمە چییە مامۆستا بۆ پێزانین و ڕێزلێنانیان یاخودەوەی کە ڕێکخراوەکانی تر چاوت لێ بکەن و ڕێز لەو مامۆستایانە بگرن؟ ئامانجمان ڕێزلێنانە وەکو دەستپێکێک هیوادارین کە هەموو توێژەکانی تراوانەی کە ماندوو بوون مەسەرەن لە قوتابیان و خوێندکارانی کە بە پلەیەک دەرەچن لە پیشەوەران لە دەستڕەنگینەکان لە هەموو توێژەکانی تر کە هەڵەبجەی ئێمە بەڕاستی پێشەنگ بۆ لە هەموو پیاگەیاندنی ئەو هەموو توێژانەدا هیوادارین کە ڕێکخراوی تر و لەسەر ئاسی فەرمی ڕێزلێنانیان بۆ بکرێ و کە مافی خۆیان ئێمە وەکو دەستپێکێک ئەستاین بەم ئیشە. کاک جەلال مامۆستا ئاماژەی پێکرد نزیکەی 40 مامۆستا و کەسایەتی و نووسەر و ڕۆژبیر و ئەوانەی کە لە خانەی مامۆستایان پێگەیون و خزمەتێکی بەرچاویان کردووە لە هەڵەبجە لێرەدا خەڵات وەرەگرن پارێزگاری هەڵەبجە لێرەدا وتەیەکی پێشکەش کرد و سەرۆکی ڕێکخراوەکەش لێرەدا وتەیەکی پێشکەش کرد پاش کەمێکی تر بڕیارە خەڵاتی پێزانین بەسەر ئەو مامۆستایانە دابەش بکرێت. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتەح لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دیارە تەوەریەی سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان قسەکردنە لەسەر ئەو بڕیاری یا ئەو بڕیاری کە بەشێکی جێبەجێکراوە یەکێتی مامۆستایانی کوردستان کە بڕیارە ئۆتۆمبیل بۆ مامۆستایان بکڕێت. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان لە سلێمانی لێرە لە ستۆدیۆکانمان میوانداریمان کردو و قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێر بێ مامۆستایان. سەلامەت بێن دەستخۆشیتان لێکم و سوپاس. زۆر سپاس. ئەگەر لێوە دەست پێ بکەین مامۆستا چی ئەم ئۆتۆمبیلانە دەیانکردن بۆ مامۆستا دیارە دوای چارەسەری قەیرانی دارایی بیرتان لە کڕنی ئۆتۆمبیل کردوێتەوە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و بەخشندا دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. بەڕاستی بەرنامەکە جێی دەستی دیارە و توانیوێتی کۆمەڵی تەوەر ڕۆژانە چارەسەر بکرێت و گرێچۆرەکان چارەسەر بکات. بەنسبەت مەسلەی گرێبەستی مامۆستایان ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان هەر دەست بەکار بووینە بیرمان لەوە کردوتەوە بتوانین هاوکاری مامۆستایان بکرێ و مامۆستایان لە دووسێ تەوەرەوە تەوەری بە پیشەییکردنی ئیشی کاری مامۆستایان، تەوەری دووەم داکۆکی لە مافی مامۆستایان، تەوەری سێمیش کۆمەڵێ پرۆژە بۆ چاکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن.
بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە لە 2015 ئەو قەیرانی بەناو پاشەکەوتی نایاسایی موچە لەسەر فەرمانبەر و مامۆستایان فەرز کرا ئێمە لە 2014 لەگەڵ کۆمپانیای جیهان ڕێککەوتنیەکمان کرد کۆمەڵی مامۆستا سوودمەند بوون لە سەرجەم شارەکان لەسەر ئەوەی کە بە قست بتوانن سیارە وەرگرن ئەو کاتە زروف خۆش بوو بەڵام دوای قەیرانەکە و دوای ئەو وەزعهات شتەکەمان ڕاگرت ئەو گرێبەستە لە بین هەردوو لا ڕاوەستا نەک هەڵوەشێتەوە بەڵام دوای ئەوەی کە لە مانگی 3 پاشەکەوتی موچە بە بڕیارێک هەڵوەشێنرایەوە و موچەکان دەستی پێکرد ئێمەش بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە پێشتر کۆمەڵی پرۆژەماندا بۆ ئەنجومەنی وەزیران کە پرۆژەی پارێزنی یاسای مامۆستایانە پرۆژەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە کە ئەمە ئەولەویاتی کارەکە بوو لە پاڵ ئەوەش ئێمە ئەو پرۆژەیەمان زنوو کردەوە ئەو گرێبەسە لەگەڵ کۆمپانیای جیهان بۆ سیارە 2 دانیشتنمان لەگەڵیان کردووە بە تایبەتی لەگەڵ بانکی جیهانە چکە ئێمە تەعامل لەگەڵ بانکی جیهانەکەی نەک کۆمپانیەکە گەیشتینە ئەوەی کە ئەو گرێبەستەی پێشوو هەڵدەینەوە و کاری لەسەر بکەین زۆر باشە مامۆستا لە ڕووی شەرعەوە ئەم کڕینی ئۆتۆمبیلانە بە قیس چۆنە مامۆستایانی ئاینی چی دەڵێن بەڵێ ئێمە تەبان کە وەکو یەکێتی مامۆستایان بە تایبەتی کە ئێمە دووسێ لیستی ئیسلامی لەناو ئەو یەشێتیین ئێمە هەر شتێک کە بزانین سویتایە یان حرامە ئێمە پشتگیری ناکەین بەڵام ئەوەی لەگەڵ ئێستا لەگەڵ ئەم کۆمپانیایەیە لەگەڵ بانکەکەیە تەعامل ئەەکەین چونکە تەرەفی سێم نییە کۆمپانیاکە ئەوە نییە بڕوا سیارە بکڕێ و بە ئێمە بە قانجاز بیداتەوە ئێمە یەکسەر لەگە بانکەکە پرسیاریشمان کردووە و بانکەکەش لیژنەی هەیە لیژنەی فتوای هەیە کۆمەڵێ زانای ناوبانگی کوردستان لەو لیژنەیەن و سەرپەرشتی ئەکەن پرسیاریشمان کردووە ئەڵێ مادام ئێوە تەعامل لەگەڵ بانکەکەن بانکەکە لە کۆمپانیاکەی ئەکرێتەوە ئێمە ئیلاقەمان بە کۆمپانیان نییە بەڵێ ئەمە هەموو مامۆستایان سوودمەند بن بۆ مانایە نییە کە سیارەکە بە قەدەرەوەی چونکە ئێمە تاکو ئێستا زیاتر لە 75,000 ئەندام لە یەشێتی مامۆستایان بۆتنە ئەندامی تازە بەڵام کۆمپانیاکە ئێمە چەند خاڵەکەی کە ڕێک کەوتوینە یەکەم ئەوەیە کە سیارەکان کەمە زیاد کرێ ئێمە داوامان کردووە لە 10,000 بۆ 12,000 سیارە بێ سەرجەم لقەکان بە واتایەکی تر سەرجەم مامۆستایانی کوردستان بگرێتەوە دەبەن ئەندام بێ لە یەشێتی مامۆستایان وەلەو مامۆستایان گلەیەواکەن کە غەیری ئەندامەوانە ئێمە ڕێکخراوەکە ئەم شتەی کردووە ڕێکخراوەکەش مافی ئەوەیەتی داکۆکی لە ئەندامان و غەیری ئەندامی بکات فەرمانبەرانی سەر بە وەزارەتی پەروەردە فەرمانبەران ئەندامن لە یەکێتی مامۆستایانەوە شمولی ئەم بڕیارە دەکەن فەرمانبەران شمل ناکە لەبەرەوەی وشەی فەرمانبەرن ئێمە ئەندام یەکێتی مامۆستایان تەعامل لەگەڵ مامۆستا ئەکا مامۆستای سەرەتایی دواناوەندی مامۆستای زانکۆ پەیمانکانی شمل ئەکات کە زیاتر لە تقریبا 127,000 مامۆستا هەیە وەزارەی پەروەردە خوێندنی باڵاش تقریبا 10,000 مامۆستای هەیە ئەوانەی ئەندامن سوودمەندن لەو پرۆژە کەواتە ئەو مامۆستایی کە ئەندام نیە لە یەکێتی مامۆستایانە ئەگەر بشیەوێت بەقیز ئەو ئۆتۆمبیلە وەربگرێت ناتوانێت بۆ ئیتیفاقی ئێمە کردومانە چونکە ئێمە کەمیەکی زۆر ئەکرین ئەتوانێت بە قسەیارە بکڕێ بۆ خۆی بەڵام ناتوانێت بۆ گرێبەستەی کە ئێمە لەگەڵ وەزارەت بڵین بانکی کۆمپانیای هین کردومانە جیهان ناتوانێت بۆەوە ئێمە بە قستەکە چۆنە قستی ئەوان ڕێککەوتوینە 36 مانگ بێ بەڵام ئێمە داوامان کردووە 4 ساڵ بێت قستەکە تا 4 ساڵ بێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە بە جۆرەی موچەی مامۆستا بێ لە ڕێی موچەکانەوە بێ هەر کاتێ موچە وەستا قستەکە شەوەستێ بە پێی موچەکەشی بێ مامۆستا هەیە ملیۆنی هەیە بۆی نیوەی زیاتری نەڕوە سیارەی بچووکی ئەتوانێت سەحب بکە مامۆستای تر هەیە ملیۆن و نیوێک یان ئەتوانێت قستەکە بدات ئەتوانێت سیارەی گەورە چونکە تقریبا 5 جۆر سیارە هەیە زیاتر قەرەبەکە بەستەریەوە چونکە پێم وایە هەندێک لە مەرجەکانیشیان قسەکردنە لەسەرەوەی کە دەبێت مامۆستا حسابانقیە بێ ئەم قسانەش هەیە لارە ئەنجا ئەوەشمان چارەسەر کردووە مەرج ئێمە لەگەڵ بانکەکەیان تەعامل ئەەکەین ئەو تەعاملەکەین وەزارەتی دارایی لەگەڵ بانکەکەیە کە بانکی چەکهێنت بۆ کرایەوە ڕەسیدت بۆ کرایەوە و مۆزەفی حکومەت بی ئەو کاتە ڕاستەوخۆ ماگانە ئەتوانێت لە
ڕسیدەکەت ببڕێت بانکەکە ئەوە کێشەی ئەوەیە و خاڵێکی تریش باسی ئەوە کراکە دەبێت کەفیلێکە بێ ئێمە داوامان لە بانکەکە کردەوە ئەو بە هەموو شێوەیە ڕەفزە مامۆستا خۆی کەفیلە ئێستا ئەوەش ئێستا ئەوە نەما مامۆستا خۆی ڕاستەوخۆ کەفیلی خۆیەتی چونکە موچەی حکومەت وەرەگرێت ئەوەشمان کردووە. جۆری ئەو قیستەتان چۆنەوەتە ئایا بەپێی موچە قیستەکە گۆڕێت تا موچە زیاتر بێ ئۆتۆمبیلی بەرزتر ڕابکێشی قیستی زیاتری لێ وەرەگرن وایە بەو شێوازە ئەبێت بەو شێوازەیە بە جۆرەی موچەکەیەتی من ئێمە دوو پرۆژەمانداوە پرۆژەیەک ئەوانەی موچیان ملیۆنێکە ئەوەی موچەی ملیۆنیەکە ئەوەی زیاترە کەواتە لە ملیۆن نه لە هەتا ملیۆنێکە لە 500,000 هەتا ملیۆنێ ئەتوانێت سیارەی بچووک سەحب بکە بۆی تەسیل لە باروگوزەرانی ماڵەوەی نەکات یعنی نیوەی موچەکە نەداتە قست 2000 قیستەکان بەپێی ئەو ئۆتۆمبیل نرخی ئۆتۆمبیلەکە نرخی ئۆتۆمبیلەکە لە دەفتەرونیوێ بەبانەوە هەتا 3 دەفتەر 4 دەفتەریش مامۆستا بێ موچە چەند بێت نیوەی موچەکە بێ بە قیست بۆ نمونە 500,000 بێت 250 بە قیستەکەیە ئەگەر 500,000 هەبێ ئەگەر بێ بەشدار بێت مەسەن بەسیترین سیارە دەبێت 3 وەرەقە بدا مانگانە ئەگەر تەحملی بکات و عقد بکات و ڕازی بێ ئەوە دەبێ بیکە نەک بەیانی بڵێ وەڵام مانگێکە دەم مانگێک نادەم چکەمە تەعامل لەگە بانکە و قانزازی بانقیش لە 6 ئەویشمان داوا کردووە کە کەم کرێتەوە چکە ئێستا واژومان نەکردووە چکە کۆمەڵی خاڵەیە مەسەلەن بکرێتە 40 مانگ بڵێم 4 ساڵ ئەوانەڵێن 36 ئێمە وتمان 4 ساڵ ئێمە وتمانە مامۆستا ڕاستەوخۆرە لە بانک خۆی موچەی خۆیەتی خۆی کەفیلی ناوێ ئەوە ڕازی بوونە تقریبان خاڵێکی تر ئەوەیە مەسەلەن ژمارەی سیارەکان کەمە ئێمە وتمانە 10 تا 12,000 سیارە بێت چکە مامۆستای سیارەی هەیە پێویست ناکە لەسەر ئەوەی کە ئەو مامۆستایانەی کە ئەندام ملکیەتیەکەیە و خۆیان سیارەیان هەیە و پێویستیان بەوە نیە سیارە ڕاکێشن بەڵام هاوڵاتێکی وەکو منیان جەلانیان هەر کەسێکی کە بیاوێت ئۆتۆمبیل ڕاکێشەیە ئەو مامۆستا ئەتوانێت ینی مەرجی کۆمپانیانیە بۆ نمونە من داوا لە مامۆستایەکەکەم کە خۆی ئۆتۆمبیلی هەیە کە ئەو سیارەکە ڕاکێشە بەڵام من وەری بگرمەوە ئەو کۆمپانیا شتیوا قبولەکات ئەو قبولێکە بەڵام مامۆساکە تەقدیمێکە نەکتۆ ئێوایە منیش تۆ لەگەڵ مامۆساکە ڕێکەکەوی ئەوەی جیلاقەی بە بانک نیە و زۆر احتیاطیە زۆر باشە مامۆستا لەسەر بابینەوە سەر حەڵاڵ و حرامەکەی زۆر جار لە هەرێمی کوردستان هەندێک شت بە تایبەتی بازاری ئۆنلاین کە دێتە ناوە بۆ نمونە بینیمان لیژنەی فتوای هەرێمی کوردستانیش فتوای حەڵاڵبوونی بۆ دەرکرد بەڵام دوای هەندێک کەسایەتی شارەزا لە ئابووری و لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم فتوایەیان توانی بە لیژنەی فتوای هەرێمی کوردستانە بۆشێنەوە بە هەندێ دەرکردنی هەندێک ڕێنمایی تایبەت ئایا هیچ ڕای جیاوازیەک لە نێوان شارەزایان بە دین و بە ئابووری بە تایبەتی ئابووری ئیسلامی هەیە لەو سەرەوەی کە ئەم کڕینی ئۆتۆمبیلانە پێدەچێت دروست نەبێ بەم شێوازە لە ڕوویەوەی کە سوودی بکەوێتە سەر یاخود حرام بێت مەسەلەی حەڵاڵ و حرام ئەوە ئیشی ئێمە نییە ئێمە دەبێت لە زانایان بپرسین لە کەسی پسپۆر بپرسین چکە بەداخەوە زۆر جاسێرەکەی لە فەیسبووکۆمانە هەر مامۆستایە ئەمە حرامە و ئەمە هینە ئەمە زۆر خراپە ئێمە دامان ناوە لەگەڵ کەسانی پسپۆر دانشین لیژنەی تەنانەت ئیتیحادی عولەمای کوردستانیش لەگەڵ ئەوانیش ئەو پرۆژەیە پیشانیان دەین زایدەن بانکەکە خۆی 3-4 زانای گەورە هەیە لیژنیان لەگەڵیانە کە هی کەسی وانین مەسلەی حرامشتیوە جیانەکەنەوە زۆر جار بینیمانە لە هەندێک بازار بە تایبەتی بازاری ئۆنلاین خەڵکی تایبەتیشی تیا بووە کە شارەزا بۆ بەدین بەڵام دوجار فتوایەوە دەرکراوە کامە حرامە نابێت کەس بیکات ئەمە سبینێ قەلەقی و ڕاڕایی لە نێوان مامۆستایانە دروست ناکات واتە سبینێ ئەم هەویرەیەوە باش دەیشێلن بۆی کە دوودڵیەکیش لە نێوان مامۆستایانە دروست نەبێت ئێستا ئێمە هەویرەکەوا باشە شێلین واژومان نەکردووە بەس مسۆدەیە داوەتمانە ئەوان ئیشی خۆیانەکەن ئێمەش ئیشی خۆمانەکەین دامان ناوە یەگەڵ 1-2 زانای پایدار و لە ڕووی ئابووری و قسە بکەین وەزائیدەن پیشانی ئیتیحادی عولەمای کوردستانیش بدەین کۆمەڵێک مامۆسای چاکش لەوێ هەیە بۆی یەکدەنگی ببێ جاروە هەیە خلافات هەیە بەڵام ئێمە خاڵی گرنگ ئەوەیە ئێمە تەعامل لەگەڵ بانکەکەین لەگەڵ شەریکەکە نایکەین بانکەکە لە شەریکەکەی ئەکرێتەوە ئێمە اتفاق و عقدەکە لەگەڵ بانقی جیهانەکەین دو پرسیارمان بۆ بەڕێزێت نرخی ئەو ئۆتۆمبیلانەی کە مامۆستایان وەریەگرن بە قیست هەر هەمان نرخی ئۆتۆمبیلی حازرە تۆ تەبعاً بڕۆ دوکاندار قماشە فرۆشی ئەڵێ بە حاجری بەچەنە بە قست بەچەنە ئەوەیە لانی هەموو شتێک وایە
ئێمە بە حازری نییە ئێمە لەگە بانقەکە تعاملەکەین ئێمە ناڵێن ئەمە بە حازر بەچەنەوە ئەمە بە قست بەچەنە بانقەکە ئاڵێ بە قستی مەسەلەن ڕێککەوتن 4 ساڵ بە قستی 4 ساڵ ئەدەمێ بە دەفتەر و نیوێ بەڵام کەسێ چێتە بانک کۆمپانیاکە بە حازر بە کەمترەی گڕێ ئەو معاملەیەترە زۆر دوو معاملەی جیاواز کەی دەچێتە بواری جێبەجێکردن هیچ وادەیەک دیارە چەندی تری پێ بچێت ئێستا چاوەڕێی بانکەکەین جوابمان بداتەوە لەبەرەوەی ئێمە ژمارەی عەدەدەکەیە و مەسلەی وتم سیارەکان زیاد کرێ و مەسلەی ئەوەشمان کە مەسلەی حەڵاڵ و حرامەکەش ئێمە ئەپرسین زیاتر هەرچەند ئەوانیش وتویانە کە ئێمە دوولایەنە و کە پرسیاریشمان تەمان لە کۆمەڵی زانا کردووە وتویانە هیچ ئەشکال نییە لەبەرەوەی ڕاستەوخۆ تعامل لەگە فڵانەکەن و ئینشاءڵڵا لەوانەیە لەم 1-2 هەفتەیە ببێتە بواری جێبەجێکردن و مامۆسایان بتوانن سوودمەند بن و مامۆسایان گرێبەستیش کە حەقی خۆیانە یانەوانەی تریش شەرتێک لە شەرتەکانەوەیە فەرمانبەر بێ ئەگەر تۆ فەرمانبەر نەبی نادرێ پێت چکە تعامل لەگە بانقەکە ئەکرێ نادرێ ئێمە هیوامانەوەیە کە حکوومەت وعدی داوە گرێبەستەکان لەگەڵ تشکیلی حکوومەت هەمویان دابمەزرێکە زیاتر لە 6,000 و 11,500 وانە بێشش بکرێتە گرێبەست بە هیوایەوان ئەوانی جیان ئیسفادەی لێ بکەن و ڕێکخراوەکانی تر فەرمانبەرانە هی وەزارەی پەروەردە دەبێت ڕێکخراوەکانیان فشاریان بکەنە سەر ئەوانیش ڕێککەون ئەمە ڕێکخراوی مامۆسایانی لەگەڵ ئەوانە کردێتی بە هیوایەوەی بتوانین سوودێک بۆ مامۆسایان هەبێ بەڵام ئەولەویات بۆ پاشەکەوت و ئەوانەیە ئەوە پرۆژەیە داومانە لە پەرلەمان چاوەڕێش ئەەکەین قەزیەی پاشەکەوت و ئەوانە کە کۆمەڵی مامۆسا باسیەکە هەمومان بە پرۆژە داوەتە پەرلەمان چاوەڕێیەکەین حکوومەت تەشکیل کرێ ئێمە لەگە حکوومەت دابنیشین و ئەو پرۆژانە یەکلا بکەینەوە ڕێز ئەحمەد کەرکووکی ئەندامی سەرکردایەتیەکێتی مامۆستانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان بینەرانی عەزیز دیارە دەچین لای راپۆرتێک مام خدر ئەو کەسە بەتەمەنەیەکە لە ڕابردوو لە ئێستاشدا لە دەڤەری ڕانیە سەرقاڵی چاندنی برنجە کە هەم بە شێوازی کۆن و هەم بە شێوازی تازە گەرچی وەک خۆی ئاماژەی پێدەکات لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان یا لایەنە پەیوەندیدارەکان زیاتر دەستباری نابن لە ڕووی پێداویستی و دابینکردنی ئیمکانات و لە لایەک دیشەوە لە ڕێوەی کە برنجەکان بە تایبەتی برنجە خۆماڵیانە لەکوێ ساغ بکرێنەوە کە دیارە ژنانیە و ناوچێش هاوشانی پیاوان هاوکارن لە چاندنی برنج هاوکارمان ڕێنازەر سەلان لە دەڤەری ڕانیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین یا ڤیتیەکە با پێکەوە بینەری بین. برنجلوەتی من هەمە برنجەر کراوە لێرەکانە برنجەر کرا بۆ زەوێ ساڵێ ئەگە حالام هەم ڕۆی شو ئێرانێ ئەگە هاتە هاتینەوە نەکراوە برنجنا برنجەرا کراوە شێوازەکردنەکەی ئێستاکینە زۆر زۆر بەستێناییە ئێستا بە یەک ڕۆژێ گۆلەکان دەبڕی وەرزی یەکەمە دووەمین گۆلەکان دوو زەلام جوانیان دەکەن دەیان سوونەوە لێ دەگەڕێ هەتا دەگاتێ ئەگەر گەیشتێ ئەوجار دەدوازدە زەلام لێ خردەبنەوە بە یەک ڕۆژێ دەیدرون و هەڵی دەدەنە مەچینێ و هەڵی دەدەنە سەر جادەی و هەڵی دەگرێت پێشدان بەگاجوزان دەکرا هەر خەدە گۆلی 3 زەلام 4 زەلام پێدا بوون بەگاجوتان کابرا جوتی دەکرد بە سێنای تر بوو لە ئێستا بەگاجوتان خەتی لە بۆ لێ دەدای ئەویش دەیماڵێەوە عازری دەکرد ئەگە عازریش دەبوو جێخوونەکە لە نینەوەندە عازر دەکرد گەڵیشە لێدا دەنا لێی دەگەڕا 3 ڕۆژ 4 ڕۆژان هەتا گەرم دەبێ ئەگە گەرم دەبێ ئەوجار 3 گاجوت یا 4 گاجوتت لە دەورەی ئەو گەڵیشەی دەسوڕاندن ئەگە گاجوتانی ڕێک کرد باە دەبوو خاڵکە ناز بێ بینێ ڕێخەکە بکەوتە نێو شەڵتوکی
ئەوە وەرزی زوو ئێستاکینا گۆلەکان دەبڕی جوانیان دەکەی ئاگەهات و گەشتێ بە مەکینەی لێ خڕدەبن و ژن و منداڵ و هەموو لێ خڕدەبنەوە دەیبەنە سەرجا دەی بە یەک ڕۆژێ هەڵی دەگرن و دەڕۆنەوە وەڵای پێش ناوا بزانام هەموو دەخورا بەڵام ئێستا دەیفرۆشن زۆربەی زۆر دەیفرۆشن خۆرەگەمە یارمەتی حکومەتی نەدەی حکومەت کۆ یارمەتی بەدەدا وڵا کاکە یارمەتی نادەن بە خۆت دەبێ بە ڕەنجە شانی خۆدڕێنەوی بینی و سەرفیکەی کە ئەمڕۆ ئیشی ئەمە قوڕەبرینجاکە شان بەشانی پیاوەکان ئێمەش وەکو ئافرەتێک یارمەتیان دەدەین بەیانیان خواردنیان بۆ ئامادەکەین کە پێی وترێت چێشتەبەر شتێکی سادیان بۆ ئامادەکەین جا ماستا و بێت یاخود خیار و تەماتە بێ هەر شتێکی سادە بێ لەگەڵ ماست پێشکەشیان دەکەین بۆ ئەوەی ماندوو نەبن کە بتوان بەباشی کارەکانیان جێبەجێ بکەن دواتریش بۆ نیوەڕۆ خواردنێکی باشیان پێشکەش دەکەین بۆی بتوان ماندوەکانیان بڕیندا پێشەوەی هاوین دەست پێ بکاتێکن ئەوە بەڵام ئەوەی کە ڕێژەیەکی زۆر باشی هەبێت قوڵەسوور و بازیانەکە داواکاریەکی زۆر باشی لەسرە سەدریش لەگەڵ ئەوەدا ژنان لە سەردا زیاتر کارەکان دەکەن بەڵام لە چاو پێشتر کەوترە خۆشەویست کۆ بڕگەی بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی دیکە پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ